ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە هەرجەیەکی ئەم دنیایەن ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێکەوە شا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیم سازان. ئازیزان ئەلبەتە یەک دوو وڵات یان یەک دوو نەتەوە دراوسێمان هەن دراوسێی ئێمەی کورد خاوەنی سینەمای خۆیانن و ڕەوشێکی تایبەتیان هەیە لە بواری سینەمایە. دوور و نزیک هەر چۆنێک بێ کاریگەریان بەسەر فلیم سازانی ئێمەی کوردەوە ئەبێ و هەبووە. بۆ نمونە لە عێراق شانۆی عێراقی کاریگەریەکی زۆری بەسەر شانۆکەرانی کوردی باشوورەوە هەبووە و هەر بۆیەش شانۆکارانی کورد لە باشوور ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە بواری شانۆیە. ئەلبەتە لە باکووریش بە هەمان شێوە چی بۆ بواری فلیمسازی کاریگەری خۆیان نەبووە و لە ڕۆژەڵاتیش با بڵێن سینەمای ئێران ئیتر شانۆی ئێران بە تایبەت سینەمای ئێران کاریگەریەکی تایبەتی هەیە لەسەر ناوچەکە و لەسەر فلیمسازی ئێمە. زۆرێک لە فلیمسازانی ئێمە هەر کاریگەری تەواوی سینەمای ئێرانیان بەسەرەوەیە. جا ئێمە بۆیە پێویستە بزانین سینەمای ئێران لە چی ڕەوشێکایە، سینەمای ئێران لە کۆوە هاتووە وە کێشەکان چییە وە چۆن سەری هەڵداوە وە چۆن گەشتۆتە ئەو قۆناغە و دوایەوە لەسەر ئاستی جیهان سینەمای ئێران لە کوێیە و چەند ئێمە بتوانین سوودی لێ ببینین. هەر لەم ماوەیە زنجیرە درامایەک بابەتێکی کوردی با بڵێن داستانی قارەمانێتی کەسایەتیەکی کورد سەنجەرخان کرابوو بە زنجیرە دراما خۆی لە خۆیان شوناسێکی کوردیێنی جوانی پێوە دیار بوو. اینجا ئێمە پێویستمان بەوەیە گەنگەشە لەسەرەوانش بکەین و بزانین ئایا سینەمای ئێران یان ئەو دەرهێنەرە ئەو نووسرە چۆن مامەڵەیان لەگەڵ ئەو تەوەرە کردووە و لەو زنجیرە درامایە. بۆ ئەوە ئەم شەو میوانی ئازیز و هاوڕێ ئازیزم کاک ئاراز عەبدوڕەحمان لەگەڵمانایە. کاک ئارازگیان یاخوا بەخێر بێ باندیم. زۆر سپاس سپاس بۆ ئێوەش دەستی تۆش خۆش زۆر سپاس دەکەم. دیارەوەی جەنابەیەکەی ئەرکێکی زۆر گەورەیە. ئێمە وەکو ئەو کەسانی کە لە بواری فیلمە قسەمانەیە و ئیشەکەین ئەبێ ئەو ئەرکەی جەناتمان لە بەرچاو بێت کە هەوڵێکی زۆر چاکە و ماندوو نەبوون لەکەم. دەست خۆش بێ. زۆر سپاس. چاوەکەمی لە خزمەتام کاک ئارازیان. کاک ئارازیان با لەو هەنگاوە دەست پێ بکەین. پێت چۆنە بڵێم سینەمای ئێران من هەستەکەم تایبەتمەندیەکی خۆی هەیە و بە تایبەت لەبەرەوەی مێژوویەکی ئەوەنێ قوڵ لە ناوچەکەیە هەیە و خاوەنی ئایدۆلۆژیا و فەلسەفەیەکی قوڵە. ئێمە وەکو ئێران ناڵێم وەکو دەسەڵات، وەکو ئێران وەکو فلیمسازانیان ئەدیبانیان شاعیرانیان ئەمە کاریگەری لەسەر سینەماشیان ئەلبەتە ئەبێت. اینجا ئاستی سینەمای ئێرانی لە کۆی ئاستی سینەمای جیانە. زۆر سپاس. ئەلبەتە من ئەمە لێرایە ڕوونکردنەوەی بە جەناب و بە بینەران و خوێنەرانی ئەم سایتە بە ڕێگەی جەناب و فیلمسازان بدەم. هەڵبەتە ئێمە کە قسە لەسەر سینەمای ئێرانەکەین قسە لەسەر هونەرێکەکەین پێڵێن هونەری سینەما. ئێمە لە ڕاستیە خۆمان مجەڕەد دەکەین لە بینی دووکەوانە لە سیاست، یعنی هیچ علاقەمان بە سیاستەوە نییە. ئێمە تەنها قسە لەسەر سینەماکەین. ڕاستە سینەما سیاست کاریگەریەکی لەسەر سینەما هەیە لە هەموو دنیا، ئەمە تەنها پەیوەست نییە بە ئێرانەوە. ئێمەی کوردیش کاتێکەمانێت سینەما بکەین ئەگەر بێت و تۆزێک یا هەندێک لە بابەتی سیاسی یاخود نەتەوەیی نەخێنن ناو بواری سینەمامان دڵنیا بە سینەمایەکی کوردی زۆر تۆکمە بەرهەم ناهێنین. بۆیە زۆر گرنگە
وەکو پێشکێک بە جەناب ڕابگەێنم کە ئێمەی کورد کاتێک فیلمێکەکەین پێویستە زۆرە کە ئێمە فیلم بکەین بە بنەمایەک بۆ نەتەوە سازی لە ڕووی کولتوریەوە. ئەمە بەنسبەت ئێران بەنسبەت هەر دەوڵەتی تر بە تایبەت بۆ نەگەر باسی هۆلیۆدیش بکەین هەر هەمان تێبینیان لە بەرچاو گرتووە. بۆیە ئێمە وەکو وتمان لە بینی کەوانێکە پەیوەندیمان بە سیاستەوە نی هیواداری نەیبن بۆ ئاخارێکی تر. ئێمە کە کاتی قسە لەسەر سینەمای ئێرانەکەین هەڵبەتە بەشێکی زۆری میلەتی کورد لە چوارچێوەی دەوڵەتێکە ئەژی کە پێڵێن دەوڵەتی ئێران کەکەوێتە باکووری ڕۆژئاوای وڵاتی ئێران کە کوردستانی ڕۆژهەڵاتی خۆمانە و ئەم کوردستانی ڕۆژهەڵات دەورێکی زۆر کاریگەری هەیە لە سینەمای ئێرانە بە تایبەت لە تقریبا لە 20 ساڵی ڕابردووە ئەکتەرانی کورد یاخود فیلمسازانی کوردۆرێکی زۆر کاریگەریان هەبوو بەرچاویان هەیە لە سینەمای ئێرانە و تەنانەت هەندێک لە سۆپەرستارەکانی سینەمای ئێستای ئێران خەڵکی ینی بڵین کوردن بۆ نمونە من هەر نمونەیەک بۆ جەنابتان بێنمەوە بۆ بەرچاوڕوونی بینەرانی ئازیزیش بۆ نمونە نەویدی محەممەدزادە کە هەمومان ئاشناین پێی کە خەڵکی کرماشانە هەروەها ئەکتەری زۆر سۆپەرستاری ئێران هۆتەن شەکیبا زۆر کەس لای لەوەی ئەمە ڕوون نەبێت لای هۆتەن شەکیبا خەڵکی شاری سنەیە لە ڕاستە یەکێکە لە ئەکتەرە سۆپەرستارەکانی ئێستای سینەمای ئێران و ئێستا حالیان لە ئێستاە لە درامایی لە زنجیرە درامای تاسیانە ڕۆڵە بینێت ڕۆلی ئەمیرە بینێت کە یەکێکە لە دراما جوانەکانی ئێستای ئێران دراما تەلەڤیزیۆنەکانی ئێران درامای تاسیان کە درێژکراوەی یاخود با بڵێن باسی لە مێژوویەکە کاکە پێش شۆڕشی ئیسلامی ئێرانە بەرحەڵ یەکێکی تر لەو سۆپەرستارانە فەرهاد ئەسڵانیە کە خەڵکی بیجارە یەکێکی تر لەوانە سعیدی ئاغاخانیە کە هەر خەڵکی بیجارە ئەوەی کە لای خۆمان بە نونخ مەشهورە کە ئەو زنجیرە درامایەکی بە ناوی نونخ وە لە ئەکتەرە کچەکان مەسەلەن ئافرەتەکان مرێمی بووبایی خەڵکی شاری سنەیە شیلا خودادات خەڵکی شاری مەهابادەکە ئەمانە سۆپەرستاری سینەمای ئێران علی شادومان کە لە ساڵی ڕابردوو کەناڵی خۆشەویستی کورسات درامای یاغی دۆبلاژ کرد بۆ زمانی کوردی علی شادومان کە دەوری ئەو کوڕە یاغیەکە بینێت علی شادومان کوڕە گەنجێکی لۆڕستانە هەر بە مناڵی لە سینەمای ئێرانە بەشدار بۆ دەور و کاریگەری هەیە ئێستا یەکێکە لەو گەنجە پێگەشتوانی سینەمای ئێران کە وەکو سۆپەرستارێکی داهاتوە هەروەها کەسی ترمان هەیە وەکو نەویدی پورفەرەج کوشی سلێمانی و هەروەها زۆر ئەکتەری تریش کە خەڵکی شارەکانی سنە و مەهابات و سەقز و شوێنەکانی تر و کە هاوڕێ و ئاشنایی ئەمن لە سینەمای ئێرانە دەوریان نابێت دکتۆر قوتبەدین سادقی لەبیرکەین کە دەور و کاریگەری لە شانۆ سینەمای ئێرانە هەیە بۆیە ئێمە لەم ڕوانگەوە باس لە سینەمای ئێرانەکەین کە بەشێکە کە کورد بەشێکی سەرەکیە لە سینەمای ئێرانە جا بۆی بینە سەر باسەکەمان لە ڕاستیە ئێمە بێ ئەگەر ئاگاداری سینەمای جیهانی بین کە وەکو ساڵانش پێ یادیەکەین 12/12/1995 کە برایانی لۆمێر کە یەکەم فیلمی سینەماییان نمایش کرد لە هۆڵەکە لە پاریس کە ئەو بە یەکەم نمایشی فیلمداندێت نەک لە ڕاستیا بە یەکەمین وێنەگرتن بەس بە یەکەمین نمایش دارێت ئەمە بوو بە تاریخێک بۆ سینەمای بۆ مێژووی سینەمای جیهان ئەبینین لە ساڵی 1900 مزەفەرەدین شاه سەردانێکی پاریسەکە لەگەڵ خۆیان سینەماتۆگرافیەکە هێنێتەوە کە سینەماتۆگرافیەکە هێنێتەوە لە ئێرانە ئیتر بەکارهێنێت بۆ نمایشکردنی ئەو فیلمانەی کە وردە لە جیهانا بەرهەمەهێنێت ئەبین لە ساڵی 1904 بۆ یەکە لە ساڵی 1904 بۆ یەکەم جار هۆڵێکی سینەما لەلایەن کەسێکەوە بە ناوی ئیبراهیم خانی سەحاف باشی دەکرێتەوە لەکوێ لە شاری تارە لە دوای ئەوە مەسەلەن هۆڵی تر ئەکرێتەوە بۆ نمایشکردنی فیلم بەڵام یەکەم فیلمی ئێرانی کە نمایش کە بەرهەم ئەهێنرێت کە ئەوان بە خۆیان بە یەکەم فیلمی سینەمای ئێرانی کە بەرهەمی ئێرانی ناوی ئەبەن فیلمی ئابی و ڕابیە کە ساڵی 1930 95 ساڵ پێش ئێستا لە ئێرانە بەرهەم هاتووە کە دەرهێنەرەکەی و کاتە ئێرانیەکی بەڕگەز ئەرمەنیە نای ئۆهانیانە وازان ئاڤانتیس ئۆهانیان شتێکی ئاڵایە یەکەم فیلم بەرهەمێنێت کە فیلمێکی بێدەنگی تقریبا کۆمیدیە
پاشان لە ساڵی 1933 یەکەم فیلم بەرهەمێن کە دەنگی تیا بەکارێنەوە، ینی دیالۆگی نێوان ئەکتەرەکانی تیا تۆمارکراوە بە ناوی فیلمی دوختەر لۆر. دوختەر لۆر ئەبێ ئەوە بزانین کە لە ئەو تێبینێ بکەین کە دوختەر لۆر لە ستۆدیۆیەکە لە هندستان تەسویرکرا، بەڵام فیلمێکی ئێرانی، بەڵام لە ستۆدیۆیەکە لە هندستان تەسویرکراون. ماوەی فیلمەکەش 90 دقەیە. چیرۆکی دوو کەسەر بە ناوی گوڵمار و جعفەر لە ناو ئێرانە. ئەم فیلمە بە فیلمی گوڵمار و جعفەر ناوبانگی دەرکردەوە. پاشەوە چەندین فیلمی تر بەرهەم هێنرێ هەر لەو فەتەیە کە سەرەتای سینەمای ئێرانیە و کۆمەڵێک کەس ئیش لەم سینەمایەکەن و بناغی سینەمای ئێران دامەزرێن و خۆشیان ناوی ئەنێن قۆناغی یەکەمی سینەما لە ئێران. ئەم قۆناغە تا ساڵی 1945 یاخود سەرەتای جەنگی جیهانی دووەم بەردەوامە بێت. لە سەرەتای جەنگی جیهانی دووەمەوە سینەمای ئێران تووشی ڕکوو دەبێت بەهۆی ئەو بارودۆخەی کە تووشی وڵاتانی ناوچەکە بێت بەهۆی جەنگی جیهانی دووەمەوە. ئەوەیە کە ئێرانش داگیرەکرێت لە شیمال و با بڵێن لە باکوورەوە لەلایەن رووسیاوە یەکێکی سۆڤێتی ئەو کاتە، لە باشوور لەلایەن بەریتانیاوە داگیرەکرێت. ئیتر لە ڕاستیە لەو کاتە ئیتر ئێران سینەمای ئەوەستی بۆ ماوەی تقریبا 8 ساڵ. دووبارە قۆناغی دووەمی سینەما لە ئێرانە دەست پێکات کە خۆیان پێڵین قۆناغی سینەمای هاوچەرخ، یعنی با بڵێن دووبارە سینەمای نوێ دروستە بێتەوە لە ئێرانە لە دوای جەنگی جیهانی دووەم و بە تایبەت لە ساڵی 1948 بەدواوە. کۆمەڵی خەڵک دەست یعنی کۆمەڵێک سینەماکار لە قۆناغی نوێی سینەمای ئێرانە کە پێی ئەڵێن قۆناغی دووەم دەور و کاریگەریانەیە. بۆ نمونە لەوانە فرۆغ غەفاری، داریوشی میهرجویی، کامران شێردڵ، فەریدون و ڕەحنما خەسرۆ و سینیایی، مەسەلەن هۆشەنگ کاوسی، ئیبراهیمی گولستان، عەباسی کیارڕۆستەمی کە دوایی ئەبێ بە سینەما یعنی ئەبێ بە کەسایەتی سینەمای جیهانی نەک ئێرانی لە ڕاستیە، ناسر تەقوایی، بەهمەن فەرمان ئارا، ئەمانە کۆمەڵێک کەسن لە ڕاستیە لە قۆناغی دووەمی سینەمای ئێرانە دەور و کاریگەریان. و یەکشت زۆر مهمە کە ئێمە ئەمانەوێ قسەی لەسەرکەین، دەسەڵات لەو کاتان لە ڕاستیە دەسەڵاتی شاهنشاهی لەو کاتا گرنگی زۆر بە سینەمادن، بەتایبەت فەرەحی پەهلەوی کە ژنی محەممەد ڕەزا شای پەهلەویە کانونی کودەک و نەوجوانان دامەزرێنێت کە زۆر گرنگی بە بواری سینەما و فیلمەدەن. ئێمە کە باس لە عەباسی کیارڕۆستەمی یەکەین، عەباسی کیارڕۆستەمی یەکەم فیلم لەو کانونە یاخود با بڵێن لەو ڕێکخراوە یەکەم فیلم بەرهەمەیە کە فیلمێکە کات بۆ بابەتی ڕێکلامی و جۆرەشتانە. پاش ئەوە ئەبێ دەوری ئەشرەف پەهلەوی کە خوشکی محەممەد ڕەزا شای پەهلەویەکە، ئەو دەور و کاریگەری ئەویش ئەبێ لە بەرچاو بگرین چکە ئەویش لەو کاتە زۆر معجیبی سینەمای هۆلیوود دەبێت، بۆیە زۆر کات سینەماکارانی هۆلیوود داوەتی ئێرانە کات و یەنە ئێران و زۆر گرنگی لە ڕاستیا بە هۆلیوود دەدەن. لەم قۆناغەشە چەندین کەس لە ڕاستیا دەور و کاریگەریان هەبووە لەوانە مەسەلەن ئەو فیلمانەی کە لەو کاتا زۆر ناوبانگی دەرکردووە. یەکێک لەوانە کە زۆر گرنگە ئێمەی سەقسە لەسەرکەین فیلمی گاو یاخود گاو کە خۆیان پێڵێن گاو یاخود گا یاخود مانگا، ئەو فیلمێکە ساڵی 1968 پێم وابێ بەرهەم هات. داریوشی میهرجویی کە داریوشی میهرجویی ساڵی پار لە لەواسان لە ماڵەکەی خۆیان لەگەڵ خێزانیا کوژرا، پێم وابێ خەبەرەکەیان داتانێت. داریوشی میهرجویی لە ساڵی 1968 فیلمی گاو بەرهەمە هێنێ کە عەلی نەسیریان کە ئەکتەرێکی کۆنە و ئێستاش بەردەوامە لە سینەمای ئێرانە، عەلی نەسیریان ڕۆڵی تیابێن لەگەڵ عیزەتوڵای ئینتیزامی. هەروەها فروغی فروغزاد خانە سیاه بەرهەمە هێنێ، خانە سیاه. خشتە و ئاینە ئیبراهیم گولستان بەرهەمهێنێ، فرۆغ غەفاری شابی قوزی بەرهەمهێنێ. ئەمانە کۆمەڵی فیلمن لە ڕاستیە ئەڵێن فیلمە درەخشانەکانی ئەو کات، یعنی ئەو فیلمانەی کە ئەدرەوشێنەوە لە سینەمای ئێرانە لەو کاتە. ئەم قۆناغە بەم شێوە بەردەوامە بێ. من لە ماوەی ڕابردووە تقریبا دراسەیەکم لەسەر ئەو قۆناغە کردووە، تقریبا لە ساڵێکە لە ساڵی لە دوای پەنجای خۆمان لە 50 بۆ 60 هەفتا تقریبا لە ساڵێکە 40 تا 50 فیلم بەرهەم هاتووە لە ئێرانە، یعنی لەو کاتا 40 تا 50 فیلم لە ئێرانە بەرهەم هاتووە ڕۆژانە. یعنی سینەما لەو کاتوێتر ئەبێ بە کەلتور خەڵک بۆ بینینی
فیلم ڕوو ئەکات لە سینەماکانی ئێران. ئەم قۆناغش لە ساڵی لە شۆڕشی ئیسلامی ئێرانە کە کاتێک ساڵی هەفتاونەی خۆمان شۆڕشی ئیسلامی ئێران کە سەر ئەگرێت و نظامی شاهنشاهی ئەڕوخێت و نظامێکی تریەکە حکوومەکان لە ئێرانە کە کۆماری ئیسلامی ئێرانە قۆناغێکی تر دەست پێکات. لە ڕاستیە لەم قۆناغا ئێمە ئەبێ ئەوە لەبەرچاو بن لەبەرەوەی سیستمی سیاسی لە ئێرانە لە سیستمێکی ئەلمانیەوە ئەگۆڕێ بۆ سیستمێکی ئیسلامی. فیلم سازان لەو کاتا لە ڕاستیە نازان چۆن تعامل لەگەڵ و بارودۆخ بکەن، چونکە هەندێکشی لە ڕاستیە مەمنوع ئاکرێت. یەکێک لە وتیەکی بەناوبانگی ئیمامی خومینی هەیە لە باشی زەهرا ساڵی 1979 ئەڵێ ئێمە سینەما ئێمە ئاواڵێ ئەڵێ ئێمە دژی سینەمانی، بەڵام دژی سینەمایەکین کە نەوجەوانەکانمان یاخود گەنجەکانمان ئاراستەی خراپەکاری ئەکات بە هەموو شێوەیەک. ئەم ئاماژەیەکە بۆ ئەوەی ئەو سینەمانەی کە لە ڕابردووە لە ئێرانە بەرهەم هاتووە ئیتر ئیسەودوان نابێت سینەمای ئاوا لە ئێرانە بەرهەم بێنێت. ئەمە ئیمامی خومینی ئاماژەیەکی ئاوای داوە بە میلەتی خۆی. ئەوە بوو کە سینەما لە ڕاستیە لە ساڵی 79 تا ساڵی 82 دیسان سینەما تووشی ڕکوو دەبێتەوە لەم قۆناغە نوێیە کە قۆناغی شۆڕشی ئیسلامی ئێرانە. بە درێژی من چەندینێکم خوێندۆتەوە عەباسی کیارڕۆستەمی زۆر باسی لەم قۆناغەکات خۆی لەبەرەوەی عەباسی کیارڕۆستەمی قۆناغی پێش شۆڕشی ئیسلامی دوای شۆڕشی ئیسلامی یەکێک لەوانی کە لەو دوو قۆناغا ئیشی کردووە زۆر باسی ئەم قۆناغەکات کە چەندێک قۆناغی شۆڕشی ئیسلامی چەندێک کاریگەری هەیە بۆ لەسەر سینەماکارانی ئێران. بۆیە لە ساڵی 1982 کەسێک ئەبێت بە وەزیری فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی ئێران کە ئێمە خۆمان پێڵین وەزارەتی ڕۆشنبیری، ئەوان پێڵێن فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی ئێران، سەید محەممەدی خاتەمی. ئەم خاتەمی کە ئێستا کە یەکێکە لە ریفۆرمیستەکانی ئێران ئەبێ بە وەزیری ڕۆشنبیری ئێران. لەو کاتام پیاوە هەندێک بڕیار دەرەکات بۆ ئەوەی کە سینەمای ئێران دووبارە سەر پێی خۆی بگرێتەوە. یەکێک لەوانە مەسەلەن چەند ڕێنماییە کە دەرێکن بۆی سینەما دووبارە سەر پێی خۆی بگرێتەوە. یەکێک لەوانە مەسەلەن یعنی داواکان لەگەڵ بارودۆخی کۆمەڵایەتی و ئەوەی کە پێڵێن بارودۆخی جینی بۆ گونجێت فیلم و سینەماکانتان. هەروەها یەکێک لەوانە کە زۆر کاریگەری یەک سینەمایەک دامەزرێت سینەمای فارابی ساڵی 1962 دامەزرێنن بۆ بەرهێنان و پەخشکردنی سینەمای ئێرانی. سینەمای فارابی کارێکی زۆر بنەمایەکە بۆ سینەمای قۆناغی سێمی ئێران و یەکێک لەو بڕیارانەی کە دەرێکن دووبارە ئەو فیلمانەی کە لە ڕاستیا و کاتی کە شۆڕشی ئیسلامی ئەکرێت لە سینەماکان هەندێک جار فیلمە یابانی یاخود هندیەکان یاخود ئەو فیلمانەی کە بەرکەوتنی ئافرەتی تیاکەمە بەکاریان هێناوە و ئەتوانیانە نمایشی بکەن. یەکێک لەو بڕیارانەی کە دەرێکن ئەوەیە کە لە سینەمای ئێرانە ئەو سینەمایانی کە سینەمای خارجی زەڕیبەیەکی زۆرە خەنە سەری و ئەو فیلمانێک کە فیلمی ئێرانی لە ئێرانە بەرهەمەهێنێت دیسان دوای شۆڕش زەریبەی ئەو فیلمانە دابەزێنن زۆر دایە بزن ئەو نەدایە بزن کە فیلم سازان بتوانن فیلمەکانی خۆیان نمایشکەن و زەریب ماڵیاتێکی کەمتر بدەن. ئەمە هۆکارێکە کە بۆی دووبارە سینەمای ئێران سەرپی خۆی بکرێت. یەکێک لەو هۆکارانی تریش کە دووبارە سینەمای ئێران سەرپی ئەخێتەوە لە ڕاستیە جەنگی عێراق ئێرانە، کە دەوڵەت خۆی ئیش ئەکات لەسەر ئەوەی کە سینەمایەک بەرهەم بهێنرێت کە سینەمای جەنگی خۆیان پێڵن دیفاع مقدس، سینەمایەکی جەنگی بەرهەمێن کە هەمیشە دەوڵەتی ئێران کاری لەسەرەوە کردووە بۆی گەنجان و لاوانی خۆیان وە پیشانی دنیایشی بن کە شەڕی ئێران عێراق شەڕێکی داسەپاوە بەسەریانە. بۆیە لەم بوارەشە پارێکی زۆر خرجەکەن و توانیویانە فیلمی زۆر بەرهەم بێن تا ساڵی سەرەتاکانی 90 شەر فیلمی جەنگیان بەرهەمهێناوە تا ئەم دوایش فیلمی جەنگیان هەر بەرهەمهێناوە. جا ئەو کەسانێکی کە لەم حەز دەکەم ئەوەش بڵێم کە ئەو کەسانەی کە لە فیلمسازان کە لەم قۆناغا فیلمیان بەرهەمهێناوە ئەزغەر فەرهادی یەکێکە لەوانەی کە لە پێڵێن قۆناغی دوای شۆڕش. ئەزغەر فەرهادی کە دووجار خەڵاتی ئۆسکاری بەدەستێنا بۆ جودایی نادرا سەمین و فرۆشیدە کە دووجار خەڵاتی ئۆسکاری بەدەستێناوە لە خەڵاتی کانە. ساڵی پار ئەزغەر فەرهادی ئەندامی لیژنەی داوەری بۆ لە فیستیڤاڵی کان. مەجید مەجیدی یەکێکە لەوانە دیسان لە قۆناغی پاشۆر ڕەشان بەنی احتیمال، محسین مەخمەل باف بە هەماشەوە، محەممەد ڕەزا ئەسڵانی و چەندین فیلم سازی بەهمەنی قوبادی کە بەڕاستی دەرەنەرێکی کوردە و
فیلمەکانی فیلمێکی زۆر تایبەت و ناوازە بوون لە کوردستانی باشووری نمایش کراوە. ئەم کەسانە دەور و کاریگەریان هەیە. بۆ نمونە مەجیدی بە بەچەهای ئاسمان ئەوەی کە زۆرجان لە کەناڵەکانی خۆشمان نمایشکەوە بەچەهای ئاسمان نامزەدە بۆ یاخود هەڵبژێراوە بۆ خەڵاتی ئۆسکار و لە فیستیڤاڵە جیهانیەکان ئەوپانی بەرلین و ئەوانەی ئەمریکای عنی گۆلدن گلۆپ و بەرلینالە و ئەمانە لە ڕاستە لە ئێستا فیلمی ئێرانی فیلمێک ینی دەور و جێبی خۆی کردوتەوە لەم فیستیڤاڵانە. ئەمە تەنها بۆ ئەوەیە کە بزانین سینەمای ئێران لەکوێیە. جا لە ڕاستی ئێستا سینەمای ئێران دابەشی بوو لە بەسەمە تەواوکەم بۆی بۆ بەرچاوی بینەران ڕوون بێ یاخنەران ڕوون بێت. ئێستا سینەما ئێران دابەشی سێ کەتیگۆری بووە. یەکەم ئەو سینەمای ئەو فیلمانەی کە دەوڵەتی ئێران خۆی داعمێکات و بەناوی دیفاع مقدسەوە کە ئێستا چەندین فیلمیان ساڵانە فیلم بەرهەمێن بەناوی دیفاع مقدسەوە ئەمانە دەوڵەت داعمی ئەەکەن داعمیان ئەکات و خۆی بەرهەمهێنێ. نوعێکی تریان ئەوانن کە لە دەرەوەی دەوڵەت ئیش بۆ ئەوەکەن کە لە سینەماکانە هینیان هەبێت یعنی لە سینەماکانە بۆ فرۆشتنە با بڵێ کە ساڵانە لە ڕاستە ئێستا لە ئێرانە هەرچەنە سانسۆریشەیە بەڵام کۆمەڵێک کەس لە دەرەوەی سینەما وەکو ڕەبح و خەسارە وەکوی کە فیلمەکەی قازانج بکە فیلم بەرهێنن و لە سینەماکانە نمایشی ئەەکەن. یەکێکی تریش ئەوانن کە لە دەرەوەی سنووری ئێران و هیچ سانسۆرێک نییە و فیلمی ئێرانی بەناوی ئێرانەوە فیلمی ئێرانی بەرهەمێن و هیچ سانسۆرێکی دەوڵەتیان لەسەر نیە. لە ڕاستی ئێستا سینەمای ئێران دابەشی ئەم سێ کەتیگۆریە بووە. بەڵێ فەرموو. بەڵێ اینجا من ویستم لێرەوە بۆی بڕۆینە لای بابەتی زنجیرە دراماکەی سەنجەرخان بۆی بین بەم لاوە لەو فیلمانەی کە بە تایبەت لە دوای با بڵێن لە کاتی شۆڕشی ئیسلامی لە دوای شۆڕشی ئیسلامی ئەو سینەمایی کە سەری هەڵدا ئایا بایەخ بە بابەت دۆزی نەک دۆز بڵێن بابەتی کوردی درا نەگۆکو فلیم سازان وەکو بابەت بەڵێ لە ڕاستیا دەوڵەتی ئێران کاری لەسەرەوە کردووە بەڵێ بابەتی کوردی بەس بە قازانجی جمهوری ئیسلامی ئێران یعنی بە قازانجی جمهوری ئیسلامی کاریان لەسەرەوە کردووە نە هەندێک جار میلەتی کوردیان بەکار نەک وەک ئەوەی کە دژی میلەتی کورد لەوەی هەندێک جار مەسەڵەن دژی ئەوانەی کە خۆیان پیانەوتی یاخی ئەو شۆڕشەی کە لە ساڵی لە پاش شۆڕش تا ساڵی 82 شۆڕشێکرا لە بان و پاوش هەندێک لە دژی ئەوانە بەکارن نەکوەکو مەسەڵەن درەختی گەردووی کردووە کە ئەوەی دارگوێز کراکە باسی لە کینابارانی سەردەشت کردووە. ئێمە هەرچەند لە ڕووی سیاسی ئەو جمهوری ئیسلامی ئێران شانەدا کە بەتەنگ کەسی لێ قەوماوانە ڕۆشتە بەڵام لە ڕووی سیاسی و ئێمەش وەکو کورد قازانجمان لێ کردووە لە فیلمە لەبەرەوەی باس لە مەزلومەتی گەلی کورد دەکات کە بەدەست لە جەنگی ئێران عێراقا تووشی ئەو کارەساتە بوون کە کۆمەڵی خەڵکی بێدیفاعی کۆمەڵی خەڵکی ئەوەی بەس تەنها لەبەر لەسەر سنوورەکان بووە ئەوەش وەک ئێمەش وەکو میلەتی کورد ئیسفادەمان لێ کرد. مەسەڵەن ئەم درامای سەنجەرخان کە باسیە درامای سەنجەرخان درامای سەنجەرخان دەست حەزەکەمە هەنچی تر هەیە تۆزە سەرنج خێنە سەری ئەی وەکو دەرهێنەری کورد و سیناریستی کورد لە ئێران چی ڕۆڵێکیان هەبوو بۆ با بڵێن بابەتی کوردی بابە زمانی لە ڕاستی بۆ بابەتە کوردیەکان چۆن چی ڕۆڵێک لە ڕاستیە ئێمە گە سیر بکەین لە شاری سنە کۆمەڵێک سینەماکاری باشەیە وەکو ئەوەی کە فەرشید دەوێڵی ماوەسا فەرشید کە ئەوەی لە سەنجەرخان ژەوەری سەنجەرخانە بینێت و چەند کەسێکی کەسایەتی تر هەن لە شاری سنە لە مەهاباد ئەمانە لە ڕاستیا کار ئەەکەن بۆ دروستکردنی دراما و فیلمی کوردی. بۆ نمونە ئەگەر ئێمە سەری فیستیڤاڵەکانی سینەما بکەین ئەبینین چەندین دەرهێنەری ڕۆژهەڵاتی کوردستان چەندین فیلم و کورتە فیلمیان لەسەر کورد کردووە لە ڕۆژهەڵاتە یاخود چیرۆکەکانیان کوردی بووە. ئەمانە هەمویان لە چوارچێوەی دەوڵەت لە چوارچێوەی سنووریەکە کە پێڵێن سنووری ئێران بەرهەمیان هێناوە. ئێمە ئەگەر سەری فیستیڤاڵەکانی
سلێمانی دۆکش پێنە بینین سینەماکارانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەورێکی زۆریان هەیە فیلمەکانیان بەرن فیلمێکی زۆر باشیان بەرهێناوە و بەشداریان کردو لە فیستیڤالەکان و تەنانەت لە فیستیڤالەکانی دەرەوەی بەشداریان کرد بۆ نمونەی کاک بەهمەنی قوبادیمان لەبیر نەچێت کە فیلمی زۆر باشی بەرهێناوە و لەسەر قەزەی کوردی و هەرچەندە لە نێوان دوو کەوانەیە هەندێک کەس لەوەیە گلەیان لێ بوو پیان باش نەبێ بەڵام وەکو خۆم فیلمەکانی فیلمی زۆر جوان و نایابن بە تایبەت ساتێک بۆ مەستی ئەسپەکان کیسەڵەکانیش دەفتن ئەمانە فیلمی زۆر جوان لەسەر قەزەی کوردی دروستی کردو لەسەر قەزەی کوردی دروستی کرد بە ناوی سینەمای ئێرانی شەوە مشارەکەی فیستیڤالەکانی کردوونە ڕاستیان بە ناوی سینەمای ئێرانەوە ئەوە وایە سیستەمەکە وایە لەبەرەوەی ئێمە میلەتی کورد وکە دەوڵەت نەبیت لە وڵاتانی دەرەوە تۆ ناخوێنریتەوە نەکەرەوە گەلێ جار هەر لە گوگڵە لەسەر سۆشیال میدیایە گەلە جار کە ئەپلیکیشنێک داگری کە خەریکی شتێکی سێرەکەی داوای وڵاتەکەت لیەکە تۆ گەڕی وڵاتەکەتی تیانە کوردستانی تیانێ تریا عێراقە یا ئێرانێ یا سووریا ئەوانێ یعنی ئەوان ئەو ئیشکالانە هەرە بێتوە لە بەشداری فیستیڤالەکانیش ئەوان تووشیەوە بن چونکە لە فیستیڤالەکان ئەساڵت داوایەوە لێکە تۆ لە چی وڵاتێکەوە دیت ئەو کێشانە هەرە بێ مەزوری تریا بە عێراق یا بە ئێرانە بەو ناوە بڕە بەڵام ئەوەی کە من مەبەستمە توێژێک لە برادران زوو ئەڵێن فلیمسازانی ئێران فارس ئیش لەسەر ئەوە ئەکەن لە دۆزی کورد بدەن لە کارکتەری کورد بدەن و بەتایبەت ئەڵێن دیاردەیەک بڵاوە لەوێ زۆربەیان سێرەکەی کارکتەرەکانی کورد بە کارکتەری گەمژە و نەخوێنەوار و ئیتر سەر سنوورەکان ئەو خەڵکانەی سەر سنوورەکان یانەی وا پێشانی بن هەتا کاک بەهمەنیش بەوە تاوان بارەکەن گەلێجار ئەمە بۆچۆنە لەسەری لە ڕاستیە خۆی ئەو دیاردە هەندێک جاربوونی هەیە بەڵێ لە ڕاستیا وایە بەڵام ئەمە تەنها پەیوەست نییە بە کوردەوە ئەگەر یەکێک شارەزای سینەمای ئێران بێت یاخود سریالەکان زنجیرە دراماکانی ئێران بێت ئەزانێت کە تەنانەت شمالیەکانیش بەوا بڵێن خۆیان لەڵێ شمال باکووریەکانیش هەندێک جار واسی دەکەن یعنی یاخود فیلمیان هەیە لەسەر باکوور هەندێک جار باکووریەکانیش واسی دەکەن یا خوزستان و خوار و جنوب و ئەوانەش واسی دەکەن یا هەندێک جار یعنی ئەمە لە ڕاستیە ئەمە تەنها بۆ کوردنی هەندێک جار ئەو باس لە کۆمەلگای ئێرانیەکەن لە ڕاستیە باس لە کۆمەلگای ئێرانیەکەن کۆمەلگای ئێرانی هەندێک جار مەسەڵەن شەرت نییە لە مەنتیقە کوردیەکانە لەوەی لە مەنتیقەی ئەسفەهان و شیراز و کوێ ئەم دیاردانەش هەبێت لە مەنتیقەی سیستان و بلوچستان ئەم دیاردانە هەبێت بەڵام ئەوە هەیە بەڵام ئەوان وەکو وتمان ئەو فیلمانەی نەبێت کە جمهوری ئیسلامی ئێران بەرهەمی ئەهێنێت لە ڕووی ئەوەی کە پێڵێن دیفاع مقدس هەندێک جار دژی ئەحزابە کوردیەکانە نەک کورد دژی ئەحزابە کوردیەکانە کە بە ناوی وەکو خۆیان ئەڵێن دژی دیموکرات و کۆمەڵە لە ڕاستیە دژی دیموکراتی کۆمەڵە بەڵام ئەوان هەندێک کەس کوردیتر ئەوانەی کە پاڵپشتی خۆیانەکەن ئەوانەی لە بینی دووکەوانە کە لەگەڵ دەوڵەتان ئەوانە دیفاع لەوانەشە یعنی بە هەموو شێوەیە کوردیان ئاوا دابش کردووە لە فیلمەکانش ئەمە بەنسبەت ئەو سیاسەتەی کە حکوومەتی ئێران ئەو جۆرە یاخود ئەو کەتیگۆری کە حکوومەتی ئێران فیلمی پێ بەرهەمێ بەڵام لەگەڵەوە ئێمە باسی ئەومانەیە لە سینەمای ئێرانە بەڵێ با پرسیارێکی کاکابان هەمە ساڵا بخێنەوە هاوڕێی خاوەنی فیلمسازان ئەڵێ ئەگەر ببینین لە تورکیا لە ڕێگەی فیلم و سینەماوە لە کورد ئەدرێت ئایا ئێران لەو ڕۆوە باشترە یانەوانی شەر لە کورد دەدەن 100% ئێران باشترە منەمە با بە دیفاعێک نەبێت من باش یەک پرسیار بکەین بۆ محسن قورمزگوێل یەکێکە لە سینەماکارە باشەکانی کورد لە تورکیا بەڵام هەندێک جارەویش فیلمی بەڵام ئەگەر فیلمەکانتان بینی بێ هەندێک جار فیلمی هەیە ئەویش کورد بە شێوەیەکی درستی دەکات بەڵام ئەمە ناکاتەوەی کە بڵێن محسن قورمزگوێل دژی قەزەی کوردیە من نەمبینیوە قورمزگوێل دژی قەزەی کوردی بێ نازان یام ناجامبینی یان نەمبینی ئەوەنی شەهیدیشە بەڵێ خاوەنی شەهیدیشە بەڵێ نا ئەوە نییە بەس ئێمە یەک دێکەیە کاکارازجانەوەی کە گەلێ جار برادەرانی خۆمان لەم لەولە هەنێ لە فیلمسازەکانمان
بەرتەسکەکەنەوە ئەڵێن بۆ ئەوت کرد بۆ ئەوت کرد بۆ ئەوت کرد کاکە فیلم ئەگەر کێشەیتیانە بێت تۆ چیاسی چیەکەیت کێشە لەکوێ دروستە بێت ئەلبەتە گەلێ جار سێرەکەی لە توێژێکی میلەتە کۆمەلگایە کە توێژەکە لەوێ کێشە زۆر ڕووەدا یان پشتگوێ خراوە یعنی تۆ کە توێژێکی کۆمەلگا لە با بڵێن کورد و بلوچ و یان ئەوانی ترکە لە ئێرانە کە پشتگوێ ئەخرێن ئەلبەتە خوێندن و تەندروستیان پێ ناگات ئەو خەڵکە ئەگەر بێت و فیلمسازێک بە بۆچوونی من ئەو خەڵکە پێشان بەو بەڵام ئەوە ئاگادار کاتەوە کە خستەخانە نییە بڵێن نەخۆشخانە نییە خوێندنگە نییە ئاسانکاری نییە بۆ ئاستی هوشیاریان ئێمە ئەمە لێدانە لە دەوڵەت نەک لێدان بێ لە میلەت خۆ من قسەکەم لەسەرەوەی ئێستا ئێمە بێ ئاوا تەماشاکەین لە ڕاستی ئەو فەرمایشی جەناب زۆر تەواوە ئێمە بێ ئاوا تەماشاکەین وەکو کورد وەکو سینەماکارانی کورد وەکو نازانم یعنی وەکو نەتەوەی کورد ئێمە ئەبێ ئاوا تەماشاکەین وەکو ئەو تێڕوانینەی جەناب لە ڕاستیا بتێ نەکە سەرسنوورەکان لە هەر وڵاتێکان هەر لە وڵاتی خۆشمانە کۆمەڵی خزمەتگوزاری و نازانم چی و ئەوانە نەڕۆژ لە سەرسنوورەکان کە نەڕۆژ لە سەرسنوورەکان تۆ باسی ئێستا تۆ خۆتۆن ئەمە تۆ لە قەزەی کوردی نادی بڵێ وەڵام لە هەورامان مادەم لە بیارە بۆچی زانکۆ نییە ینی زانکۆ نیە لە بەرۆی قەزایەکە یاخود شارێکی سەرسنووریە هەر پێی علاقەشی بە ڕێژەوەیە هاوڵاتی بێگومان بەڵام ئەگەر ئێمە باس لەسەر ئەمە بکەین ئەگەر خەڵکی هەورامان پیشان بین ئەمە بۆ نمونەی هێنینەوە خەڵکی هەورامان پیشان دەین لە فیلمەکانمانە کە خەڵکی هەورامان مەشغوڵی زەرعات و نازە خۆسروشتی خەڵکەکە خۆی وایە ئەمە لێدان نییە لە خەڵکی ناوچەکە لە ڕاستیە ئەمە دەرخستنی سروشتی ناوچەکە یاخود لە ڕووی باری کۆمەڵایەتی و لە ڕووی باری جوگرافی و لە هەر ڕوویەکە و تۆ سێرەکەی تۆ ئەبێ سروشتە و خۆی واقعی پیشان بیت لە ڕاستیە ناکرێت تۆ شتێک دروست بکەیت کە لە ئەو شوێنە نییە ئێمە کە باس لە فیلمی ئێرانی شەکەین بۆی دوور نەکەینەوە کە کاتێک فیلمسازێک یەت باس لە گوندێکی سنووری ئەکا کە کۆمەڵێ شتی نییە ئەمە مانای ئەوە نی ئێمە لە قەزەی کوردیمان داوە من ئێستا سوپە شتێکم بێکەوتەوە لە فیلمی تەختە سیاه ئەوەی سەمیرە مەخمەلباف محسن مەخمەلباف باس لە قەزەی کوردەکە لە هەورامان ئەوە کاک بەهمەنی قوبادیش تەمسیلی کاکە باس لە قەزەی کورد ئەکا لە هەورامان لە کاتی خۆیان کە ئەم فیلمە کرا یعنی ئێمە وەکو کورد زۆر نەقدمان کردوان بۆچی خەڵکی ئێمە ئاواز دەلیل و زەعیف پیشانە بن تێگەی بەڵام ئێمە قەنەعەتمان بەوە نییە کە جەنگ بەداخەوە جەنگ ئێمەی لە چەند ساڵی ڕابردووە جەنگ ئێمەی ئابۆ شێوە زەعیف کرد ئەبێ خۆمان قەنەعەت بە خۆمان پێ کە ئێمەی زەعیف کرد جەنگ ئێمە وەکو کەسایەتی کوردی زەعیف کرد لە ڕاستیە بەڵام ئێمە ئەبێ ئیش لەسەر لە سینەما ئێمە ئەبێ ئیش لەسەر قەزەی نەتەوەیی بکەین لەسەر قەزەی کوردی بکەین و بخێن ناو فیلمەکانمانەوە بەڵام ئەومان لەبیر نەچێت سینەما یەکەمین شت قەزێکی ئینسانیە قەزێکی ئینسانیە بۆچی ئێمە فیلمێکە بینین باسی ئەلبانیا یاخود باسی کۆسۆڤۆکە بۆ پەیوەندی بە ئێمەشەوە نییە بەس لەبەر قەزێکی ئینسانیە ئێمەش چێژی لێبین ئێمەش هەمان کێشەمان بەسەرا هاتووە چێژ لەو فیلمانە ئەبینی لەبەر قەزێکی ئینسانی ئێمەش دەبێت فیلمی کوردی وا سێرکەین کە قەزێکی ئینسانیە ئەوەنەی کە قەزێکی نییە بەڵام قەزێ نەتەوایەتەکانی خۆمانش لەبیر نەچێت بخێن ناو قەزێ بیکەینە چوارچێوەی قەزەی ئینسانیەکەوە بەبەرچێک بابی شعارات من لای خۆمەوە بۆ چوونێکمێ وەکو وەڵامێک بۆەوە کێشەکەی فیلمسازانی کورد لە هەموو پارچەکان من دەتوانم بڵێم ڕۆژەڵاتی ناوین کێشەکەمانەوەی لە زمانی وڵاتانی دنیا تێناگەین ناتوانین بەو زمانەی ئەوان ئیشکەین بۆ ئەوەی ئیشەکانمان بێ بە جیانی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان کاتێککە مەسەلەن سەرزەنشتی بەهمەنیانە کردیان سەرزەنشتی کەسانێکی تریانە کرد کە چوبوونە ناو خەڵکەوە چوبوونە ناو بازار و ماڵەکانەوە لێەوە کارکتەرەکانیان هێنا و کارکتەرانەی کە کێشەکەی سەرچاوی کێشەکەیە سەرچاوی بابەتەکەی خۆی کەسانی خراپ نین کارکتەری خراپ نین بەڵام کێشەکە لای ئەوانەوە هەیە ئەمە کاتێک کە ئەمە ئەکرا ئەمە بە نسبەت دنیاوە و ئەوان سەیری ئاوا سەیری بابەتەکانەکەن بۆ خۆشیان بەڵام لای ئێمە
هەر پێمان خۆش بووە نا ئەبێ وەصفی میلەتی خۆمان بکەین ئەبێ میلەتی خۆمان بە باشی پێشان بێت کاکە خۆیمە ناین دیعاە بۆ دوکانێکی مۆبیلات بکەین ئەبێ ماڵەکە گەرماڵێکی فەقیر بێ بەڵام بین تازەترین کەرەسەی ناوماڵ بێنین لە ماڵەکەیە داینین لەبەرەوەی دیعاە بۆ مۆبیلاتەکەکەین ئەمە کێشەیە ئێمە گەلێ جار تووشی و تەزاروبان نابین ئەین تووشی ئەو بەریەکەوتانە ئەبین لە ئیشەکانە سێرەکەی ئەوە گزارش لە ماڵەکە نییە ئەوە گزارش لە کارکتەرەکە نییە لە مەسەلەن کارکتەرەکە کارکتەرێکی وایە پێویستە بێ کارکتەر ئەبێ ئەکتەر ئەو ئەکتەری کە هێنی دەوری ڕۆڵی و کارکتەرابینە بێت لە ڕوولاواز بێ کەچی ئەمە چین لەبەرەوەی ئەکتەرێکی دیارە و ئیشمان بۆیە بۆی دەرکەوێ ئەکتەرێکی قەڵەوەێنین و شتێکی ڕاضی و ئۆنە زۆر خۆر کاکە لەگەڵ کارکتەرەکە تا ناگونجێت ئەم کێشانەمان بەڵێ دەست خستە سەر برینەکە وەڵی برینەکە ئەمە برینەکەیە با من عرضی جەناب بکەم بابەتێکی زۆر جوان و ڕوژان بابەتێکی زۆر جوان و ڕوژان ئێمە ئەوە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی سینەمای ئێمە لە ڕاستیە لەوەی هەندێک سینەماکار زۆر ینی ئێمە ئەمەی زۆر پێنا بەڵام ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی سینەمای ئێمە ئەوەی کە جەناب و ئاماژە پێدا با من یەکشت بڵێم حەزەکەم هەر بۆ معلومات ئێمە گەرباس لە تاریخی سینەما بکەین ئەگەر ئەو برادرانی و ئازیزانێکە گوێ لە ئێمەیە و ئەزانێت ئێمە من بەس باس لە ڕیالیزمی ئیتالی نوێ دوو فیلم لە ئەبێ بە بنەما لە ڕیالیزمی ئیتالی نوێ فیلمی ئۆپن سیتی لەگەڵ The Bicycle Thief هەردووکانی ڕۆزیلینی و دیسیکان ئەم دوو فیلمە هاتوون چیانکرۆ بە تایبەت The Bicycle Thief کە فیلمێکی ڕەشوسپیە من خۆم سەیرم کردووە تەماشام کردووە دیسیکا چی کردووە بەڵێ هاتووە چی کردووە یەک ئەکتەری پرۆفیشناڵی بەکار نهێناوە هەمووی ئەماتۆرە بەکاری هێنا ئەو کەسێک کە دەوری ئەساسیێنێ لەگەڵ مناڵەکەشە هەمووی دۆزی نیەتەوە گەڕاوە بە دوایانە ئەو کەسێک کە بڵێن کرێکارێک یان خۆی کرێکاری معمەلی ئستیلە کرێکاری معمەلی ئاسن بۆ دۆزیوێتەوە مناڵەکەی لەسەر جادە دۆزیوەتەوە چیرۆکەکانی هەمووی لەکوێن دیمەنەکانی هەمووی لە شوێنی فعلی خۆیان تەسویر کردووە ئەمە بنەمایەکی دانا بۆ ڕیالیزمی ئیتالی نیە لە ئێرانە کێ ئیشی لەسەر ئەمە کرد لە ئێرانە عەباسی کیارۆستەمی ئیشی لەسەر ئەمە کرد لە تامی جێلاسا ئەو ئەکتەرەی کە بەدیعی هێنا کە بەدیعی خۆی ئەکتەرێکی پرۆفیشناڵ بەڵام هات چی کرد ئیشی لەسەر محسن مەخمەڵ بافش ئەوەی قەندەهاری هەر ئاوهایە وا بزانم بەڵێ هاتوون بە ڕیالیزمی نوێ ئیشانەوە عەباسی کیارۆستەمی کە باز لە تامی جێلاسەکە ئەڵێ ئەو ئەکتەرانێک کە بەرکەوتنیشان بە یەکەوە هەبووە لە یەک دیمەنان ئەکتەرێک دوو ئەکتەر نابینی لە یەک قاپایی لە یەک کادرا ئەڵێ هەموو چیم کردووە من هاتووم لەگەڵ ئەو ئەکتەرا بەرامبەری کە دۆزیومەتەوە هیچ نەبوو لە فیلمی نەزانیوە دۆزیومەتەوە کامیرم لە دوورەوە یعنی زۆربەی دیمەنەکانیشی شەوتی دوورە لۆنگ شەوتە لە دوورەوە تەسویرم کردووە یاخود ئەڵێ هەر نەیزانیوە من پرسیارم لێ کردووە هەر نەیزانیوە ئەم تەسویرە بۆ فیلمەکەیە دوای لە مۆنتاژا خۆی لابردووە ئەکتەری بەرامبەری قسۆتە شوێنی بۆەوەی ئەو ئەکتەرە لە واقعیەتی خۆی دەرنەچێت جا مەبەستم چی بوو ئێمە ئێستا ئەگەر بێت و ئێمە ئەکتەری فیلمێک بکەین ئاوا یعنی فیلمێکی بۆ شێوە بکەین ئەبینین لەوەیە سەرزەنشت بکەین بۆ لەبەر سینەمای ئێمە لە ڕاستیات کۆمەڵێک کۆتوبەندی هەیە ئێستاش تا ئێستاش ئەو کەسانەی کە ئیش لە فیلم و سینەما ئەکەن نەیانتوانێت لەو کۆرد و بەندانە دەرچن کاکە تۆ من بەدڵ نییە وەکو ئەکتەر من بۆ کارەکتەرەکەی تۆ ناشم لەسەر ئەساسی برادەری و نازانم ئەو جۆرشانە من مەکە بە ئەکتەری فیلمەکەی خۆن کە لەوەیە دوای سەرکەوتوش نەبم بابێنە سەر ئەوەی کاک بابان حەمەساڵح پرسیارێکی هەیە پرسیارەکەی ئەمێ ئەوەی ئەو بکەین و تر لادین لەسەرم بابەتەمان بچۆن بڕۆمە ناو زنجیرە درامای سەنگەرخانەوە ئەڵێ کاک بابا نەڵێ بێ زەحمەتە و فیلمانی لە دەرەوەی ئێران و بێ سانسۆر بەرهەم هات بەرام دێت لە کام فیستیڤال خەڵاتیان وەرگرتووە بە سەرکەوتوو دانرێت لە چاو فیلمەکانی ناو ئێران مەبەستی لە فیلمی ناو ئێران و دەرەوەی ماوانەی دەرەوەش
فستیڤاڵی پاری کان فیلمێکی لەو بابەتی تیا بوو فیلمی ئێران دەروی ئێران و سانسۆری ئێران بوو فستیڤاڵی پاریکان فستیڤالەکان هەندێک بەڵام لە ڕاستیە ئەم فیلمانێک لە دەروی ئێران بەرەمەێنرێن لەبەر ئەوەی توانای مادی کەمترە ناتوانن باشتر ینی ئەکتەرەکانی ئێران خۆ دەزانی ئێمە کوردیش کە چوونە دەرەوە نەمانتوانین کۆ ببینەوە فیلمێک دروستکەین هەر کەسێک و بە لە بوارێکی ترا خەریکی ژیانی خۆی بووە وەک ئەو فیلمانەی نییە کە لە ناو ئێرانە بەرەم هاتووە بۆیە ئێمە هەندێک فیلم هەیە لە دەرەوەی ئێرانە تەسویر کراوە بەرەم هاتووە ئێمە کەتیگۆریەکمان ئەبێ کەتیگۆریەکمان هەبێ بۆ فیلمانش بۆ نابێ ئەو فیلمانە چی لێکێک کە لە دەروی ئێران و بەناوی ئێرانەوە بەرەم هاتووە بۆیە فستیڤاڵی پار کان شتێکی وای تیا بوو کێکی محبەتێکێکە لەوانە کە پێم وابێ لە ئێرانە بەرەم هات بەڵام مەمنوع کرا لە ئێرانە چکە کێکی محبەت ئەگەر بینی بێتان چەند بەرکەوتنێکی تایە یاخود مثلەن لە چکۆ حیجابوانە هینی بۆ نەکراوە دڵنیانیم لە دەرەوەی ئێران تەسوورکرا بەڵام یەکێکە لەوانەیە کە لەو کەتیگۆریا جێبێتەوە کە ئەو فیلمانەی کە خارجی ئێران لە ڕاستیە کە فیلمێکی زۆر جوانی منە خۆ کۆمەڵێک هەر لەو دەرهێنەرە فارسانە کاتێک کە ئیشی فیلمیان کردووە و لەسەر بابەتی کوردی هەوڵیان داوە بابەتە ئینسانیەکە تەڕاحکەن خۆ نەهاتوون با بڵێنەوانش سەر بەر ڕژێم بن و لە کورد بدەن هەر لەوانە فیلمی کەژاڵ لە ئێران مەناکرە نیانێش پێش فیلمی کەژاڵ خاتو سەمیرە زوکایی کە ئاشایەتێکمان لەگەڵیایە فیلمی کەژاڵ هەر نەیان هێش لە ئێرانە نمایش بکرێت دوجار لە یوتیوب بڵاو کرایەوە هەر چەند ساڵ نیان هێشت نمایش باس لە قەزەی کوردیەکە باس لە قەزەی کەسێکە کە لە قاچاقی لە سنوورەکان ناکاتوانە ژنێک لە جیاتی پیا و ژنێک ئەمیشاکە یعنی قسەکە لەسەر ئەوەیە هەندێک فیلم سانسۆر ئەکرێت لە ئێرانە بەڵام سینەماکاران توانیویان لە کەتیگۆریەکی تراجی بکەنەوە ئەو کەتیگۆری لە دەرەوەی ئێران ئەژمارەکرێن لە ڕاستیە بەڵێ اینجا من دێمە سەر زنجیرە درامای سەنگەرخان پێش هەموو شتێ کاکاراز من بابەتەکە بۆ من ئەو کارەکتەرە وەکو مێژوو بۆ من تازە بوو یعنی من ئاگام لێ نەبوو لەوەیە زۆر کارەکتەری کەی ئاوا هەبێت ئەوەکو مێژووی سوودی لێ ببینرێت حەقی خۆیەتی یعنی ئیشی لەسەر بکرێت ئەوە شتێکی جوان بوو ئەو کارەکتەرە چۆن وەکو سینەمای ئێران ئایا دەسەڵاتی ئێران ڕێگەیدا چی بوو چۆن نەبوو ئەسبابەکان چی بوو من پێم شتێکی جوان بوو یعنی وەکو بابەتەکە کە هەڵژێرا بوو بەڵام من سەرنجم لەسەر مەسەرەن کاری دەرێنانەیە لەسەر ئەویان شتێکی کەیە ئەمەوێ بزانم پرسیار لە بەڕێزت بکەم نووسەرەکە دەرهێنەرەکە ئەمانە کورد بوون و چۆن ئەم توانیان ڕەزامەندی وەرگرن بۆ بابەتێکی وا لە ئێرانە ئەگەر قسە لەسەر سەنجەرخان بکەین ئێمە لە دوو ڕۆوە بێ قسەی لەسەرکەنە ڕاستیە سەنجەرخان زنجیرە درامایەک لە چوارچێوەی 22 ئەڵقا نمایشکرا لە ڕاستیە من لە کاتی خۆی کە ساڵی پار تقریبان پێم وابێ مانگی دووسێ تقریبان ساڵێک پێش ئێستا لە 2024 لە بانگی 2 یا 3 بوو لە ئێران نمایشکرا لە کاتی خۆیان تەمان زمانەکە بە زمانی فارسیە لە کاتی خۆیان من ئەم زنجیرە درامایان بینی کە باس لە قەزەی کوردی ئەکات زنجیرە درامایەکی زۆر جوان بوو بەنسبەت من وەکو کورد بەنسبەت من وەکو کورد زنجیرە درامایەکی زۆر جوان بۆیە وەکو هینی خۆم یعنی ئەو زنجیرە درامانەی کە کاریگەریان لەسەر یاخود من بینەریم و ئەمەوێ حەز بکەم قسەی لەسەرکەم یەکێک لەوانە سەنجەرخان بوو یعنی پێشتر مەسەڵەن لەسەر هەندێک درامای ئێرانی شتم نووسیوەم بۆ نمونە ئاغازادە یەکێکە لە دراما زۆر نایابەکانی زنجیرە دراماکانی دراما نایابەکانی ئێران کە نەقدی لە ڕاستیە دەسەڵاتی ئێرانیشەکە هەر فیلمێکی درامایەکی ئێرانیشە نەقدی دەسەڵاتی ئێرانیشەکە لە ڕوویەکەوتەمان شتم لەسەر نووسیوە ئەمەش پێم باش بوو لەسەر سەنجەرخان شتێک بنووسم بە خۆشبەختانە هەرو کاتی پێشنیارما کرد دامەزراوەی کورسات دۆبلاجی بکات لەبەرەوە بەنسبەت ئێمەی کوردەوە ئەم زنجیرە درامانە گرنگە پێویستە گرنگی پێبین خۆشبەختانە کەناڵی ئازیزی کورساتی بۆم دۆبلاجی کردو بە زمانێکی زۆر جوان لە ڕەمەزانە پەخشی کرد
جا ئێمە ئەگەر بێت و قسە لەسەر سەنجەرخانکەین ئێمە لە دوو ڕۆ ئەگەر قسەی لەسەر لە فۆرم و لە محتەواوە لە ڕووی فۆرمەوە لە ڕاستیا ئێمە کۆمەڵێت تێبینیمانێ ئەمە جارێ لێگەڕێن بۆ دوای بەڵام لە ڕووی محتەواوە ئێمە باس لە سەنجەرخانەکەین وەکو درامایەکە باس لە قەزێکی کوردی ئەکا سەنجەرخان لە ڕاستیا بەنسبەت منیشەوە تاسە بوو کە خەریک یعنی کە ئەڵێم بەنسبەت منەوە مەبەستمەوەی کە متابعی سینەما و درامای ئێرانیم ئێمە وەکو کورد لە ڕاستیە پاشخانێکی زۆر گەورەی مێژوویمان هەیە لە کەسایەتی مێژوویەکان لە داستانە مێژوویەکان یعنی کە من سەنجەرخان من بینی هەستمە کرد ئەم ستافەتوان قەڵای دمدمیش بکەن ینی بۆ نەهاتوان قەڵای دمدمیش بکەن ڕۆمانەکەی عەرەبی شەمۆ بکرێت بە زنجیرە درامای قەڵای دمدم یعنی ستافێکی زۆر جوان زۆر تۆکمە زۆر باش بەڵام لە ڕووی فۆرمەوە وتمان تێبینیمان لەسەریە بەنسبەت سەنجەرخانەوە سەنجەرخان ئەگەر لە ڕووی فۆرمۆ لەسەرکەین ئەڵقە بۆ ئەڵقە ئەگەر بۆچی لەسەری لە ڕاستیا کەم و کوڕی زۆری یعنی ئەگەر بە چاوی ڕخنەوە سێری ئەم زنجیرە درامایە بکەی لە ڕووی کەلەرینەوە لە ڕووی جەمپەوە لە ڕووی لۆکیشنەوە لە ڕووی دیزاینەوە ینی ئەگەر سێری ئەم زنجیرەکە لە ڕووی گرافیک دیزاینەوە ئەمانە کۆمەڵی خەلەلی زۆر گەوری بەڵام ئێمە چاو لەمە ئەپۆشین لەبەر وەکو میلەتی کورد ئێمە باس لە تاریخی کەسێک کە ناوی سەنجەرخانە لە ڕاستیا من سێرچم بۆ ئەو بابەتانە کرد کە لەسەر سەنجەرخان نووسراوە هەندێک کەس لە ئێرانە وەکو ئێستا شەر مەقالەیەکان بۆ شەر خوێندمەوە پیان وایە ئەم قەزەیەکی سیاسیە و لە کاتی خۆشیە کە ئەم فیلمە کە ئەم درامایە بەرەمێ هاتووە حسێن جەلالی ئەفزوود کە خۆی منتجیان ئەم زنجیرەیە من بە درێژی چاوپێکوتنێکم شوێندەوە لەسەر ئەو بربەستانی کاتونەتە ڕێگەی ئەڵێ تەنانەت زۆر کەس هەبووە بەڵێ ئەو بەرهەمهێنەرە کورد بوو یان فارسە وڵای حسێن جەلال وابزانم کووردە خەڵکی سنەیە دڵنیا نیم 100% بۆی با معلوماتەکەم بە هەڵە نەڕوات دەرهێنەرەکە کووردە یا فارسە دەرهێنەرەکە نەخێر فارسە نەخێر محەممەد حسێن لەتیفی چەندین درامایتری هەیە فارسە هەندێک لاکتەرەکان فارسن من هەندێک ناو نووسیون لێرە مثلا محمود پاکنیەتە ئەحمەد نەجەفیە جەلیل علی ئەسپان کە یەکێکە لە سۆپەستارەکانی ئێران ئەویش کە دەوری ئاسف دیوانە بینێ خەڵکی خوزستانە نووسەرەکە کوردیان فارسە نووسەرەکە خۆی بەڵێ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەنجەرخان ئێمە سەنجەرخان سەرەتا خوالێ خۆش بوو نەرمەند عەباسی بڵێن عەباسی کەمەندی نۆڤلێتێکی هەیە بە ناوی حەماسەی سەنجەرخان هەشتاوەش لاپەڕێ بە فارسی نۆڤلێتێکی یاخود با بڵێن کورتە ڕۆمانێکی عەباسی کەمەندی بە ناوی حەماسەی سەنجەرخان ئەم حەماسی سەنجەرخانە ئەبێ بە بنەمایەک بۆ نووسینەوەی سیناریۆی سەنجەرخان لە ڕاستی یەکەم دەست زیادینی دوڕی کە ئەویشەر بەڕەچەڵک کوردە ئیشی کرد لەسەر ئەوەی کە ئەم زنجیرە درامایە یاخود ئەم کاری عەباسی کەمەندی بکە بە زنجیرە درامایەک بە ناوی سەنجەرخان تقریبا ئەوەی دروستی کرد تقریبا 26 حەڵقەیە بەڵام بەداخەوە لە ئەسنایی ئەوەی کە خەریکی نووسینەوە و سناریۆی ئەم فیلمە بوو ئەم درامایە بوو دوڕی کۆچی دوایی کە دوڕی کۆچی دوایی کرد حسێن جەلالی ئەفسوود هات ئەم درامایی دابەچێدا بە محەممەد حسێن لەتیفی محەممەد حسێن لەتیفی مخریجێکی باشی ئێرانە بە ڕاستیا دراما و فیلمی زۆر باشیە لە ئێرانە ئەم هەستا سیناریۆی دووبارە داڕشتەوە کردی بە 22 ئەڵقا و چەندین ئەکتەری ناوخۆی ئێران زۆر یعنی ناوخۆی کوردستان با بڵێ لەم درامایە بەشداریان کرد چەند ئەکتەرێکی زۆر باشی ئێران هێنا و مەسەن محمود پاکنیەت یەکێکە لە ئەکتەرە کۆنەکانی ئێران و سۆپەستارێکی ئێرانە مەسەلەن ئاسپەند کە خۆش یەکێکە لە خەڵکی خوزستانە وەکو ئاماژەمان تێدا یەکێکە لەوانەیە کە لە سینەمای ئێرانە ڕۆڵ و کاریگەری هەیە یەکێکی لەوانە کە من لەم دوایە کە زۆر لە درامای تریشا دەوری بین و لە فیلما دەوری بینیوە پەیام دێه کوردەوە لە زنجیرە درامای ئەفرا دەوری بینەوە دەوری خەلیل خانە
ئەمانە هاتن دووبارە ئەم زنجیرە درامایان داڕشتەوە دووبارە ئیشان لەسەر بەڵام لێرە ئەگەر ئێمە بێت و قسە لەسەر ئەوە بکەین قسە لەسەر ئەوە بکەین ئەو بربەستانە چی بوون لە ڕاستیا زنجیرە درامای سەنجەرخان لە 2013 دەست بۆکو فکرە دەستکرا بە دروستکردنی ئەم زنجیرە درامایە بەڵام لە 2024 نمایشکرا یعنی سێریکە تقریبا زیاد لە 10 ساڵی خایاندووە لە ڕووی ماڵیاتەوە یاخود بابڕێن لە ڕووی بودجەوە بودجەیەکی کێشیان هەبووە لە ڕووی سیاسی و دیسان کێشیان هەبووە بەڵام دوجار ئەبێ وەمان لەبیر نەچێ ئوستانی کوردستان یاخود با بڵێن پارێزگاری ئەو کاتی کوردستان کە ساری سەنەندەج کەوان پێڵێن کوردستان چوە پشتی ئەم زنجیرەوە بۆی زنجیرەکە بەرهەم بێت قسێک لەسەرەوەی ئایا بۆچی دەوڵەتی ئێران ڕێگەی داوە بە دروستکردنی ئەم زنجیرەیە خۆی لە ڕاستیا زنجیرەی سەنجەرخان باز لە قارەمانێکی کوردەکات دژی دەوڵەتی قاجار یاخود با بڵێن دەوڵەتی قاجار ئەو کاتە کاتوون سەنجەرخانیان هینێکیان کرۆ بۆی سەنجەرخان دوجار کوشتیانە و لە ناویان بردووانە بە هاوکاری براکانی و ئامۆزاکانی دەوڵەتی قاجار یەکێک لەوانەیە کە ڕوویەکی ناشیرینی هەیە لە دراماکە هەروەها یەکێک لەوانەیە کە قسەی کە لە دراماکەشا پیشاندراوە سەنجەرخان لە دەربەنی سەنجەر کە سڵاوات ئاوای ئێستا ئەو کە لە سنە دەرەچیت شاخەکە تفەیلەکانی تیا لەو ناوچە ڕووسەکانەشتی و هەروەها یەک لەوانش کە لە شتێشی کردو سەنجەرخان و میاوەران قەڵای میاوەران چێ بووە ڕەزاشای پەرلەوی بووە ڕەزاشا کە ئەو کاتە قازاقێکی قاجاری بووە سەنجەرخان ڕەزاشای تێک شکاندووە و تا منطقەی قروش ڕاوی ئەمە هۆکار بۆ بۆی کە دەوڵەتی ئێرانی لە ڕاستیا ڕێگر نەبوو لە دروستکردنی ئەم زنجیرە درامایە ببوورە اینجا من حەزەکەم بۆ چوونێکی کە حەمەسوار بخێنمەوە و اینجا دێمە سەرەوەی بۆچی کا حەمەسوار پرسیاری لە تۆ هەیە کاکارازیان ئەڵێ هەرچەندە بابەتەکە درامای سەنجەرخانە بەڵام بە حکمی ئەوەی کە دراماکە مێژووی و باز لە مێژووی کوورد دەکات ئایا ئەگەر لەگەڵ ئەو دراما مێژوویە کوردیانەی باشوور بەراوردی بکەین چی ئەبینین چی جیاوازیەک یا لێک چوونێکە بینین ئەم پرسیارم بۆ کاکارازە بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەمەسوار برای عزیزم لە ڕاستیا لە چەند ساڵی ڕابردووە لە کوردستانی باشوور درامای ئیش لەسەر بەرهەمێنانی دراما و سریالی کوردی ئەکرێت لە ڕاستیا ئەم درامانش کەم تا زۆر لە ڕاستیا باش و باشتر خراپی بەڵام من بۆکو خۆم لە ڕاستیا من ئەگەر تێبینی تا کردو کاک حەمەسواریش تێبینی کرد بێت لەسەر هیچ درامایەکی باشووری کوردستان هیچ ناڵێم بۆ لەبەرەوەی هەندێک جار تۆ بە چاوی ڕخنەوە گەر ئێستا درامای من و کا حەمەسوارەی لێ دەستان خۆش بێ من وەڵا هۆش بە تێبینی خواوە تێبینیەکم هەیە لەسەرەوە لەسەر شانۆکاران و بۆی دوایی بیرم نەچێت لەسەر شانۆکاران و سینەماکارانی خۆمان لەوەی لێشم عاجز ببن بەڵام تێبینیەکم هەیە لەسەرەوەش دوایی ئەگەر بیرم خەیتەوە ئێستا مەسەڵەن درامای سەنجەرخان لە ڕووی فۆرمەوەکو وتمان پڕ لە ئەشکالێت کێشەی زۆرە یعنی بەڵام ئەبێ ئەومان لەبیر نەچی ئەم درامایەکی تاریخیە مێژوویە داستانێکی مێژووی ئەگەر تۆ بێت و ئیشی لەسەر بکەیت بێگومانی زۆر قورسترە لەوەی کە تۆ ئیش لەسەر درامایەکی نوێ بکەیت تازە بکەیت هەر لە ڕووی لۆکیشنەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ئەمانەوە تۆ درامای تاریخی زۆر قورسە بەڵام ئەگەر ئێمە بەراوردی درامای سەنجەرخان بە دراما تاریخیەکانی ئێران بکەین ئەسڵەن درامای سەنجەرخان بەراورد بە دراما تاریخەکانی ئێران زۆر لە دوایە ینی ئەوەنە لە دوایە تەسەورەکەم بینەری فارس تااقەتی نەبێدانیشە بەدیان سەنجەرخان و کە قەزەکەی قەزەی خۆی نییە من ناتوانم ئەمە بە درامایەکی کوردی بڵێم لەوەیە ئەو کەسانەی کە ئیش لە درامای کوردیاکەن و برادری خۆ من لەو دراما بەشدار بۆ بەیانی مەرحەبایم نەکەن و قسەم لەگەڵا نەکەن ئەگراوای بەڵام ئەتوانم بە درامای سەنجەرخان بڵێم کە لە چوارچێوەی دراما ئێرانەکان ئەسێ بکەین زۆر لە دوایە کێشەی زۆری هەیە سامر هەر نمونەیەک بێنمەوە درامای کوچکخان کە باس لە میرزا کوچکی شیمالی ئەکات
لە ساڵی پێم وابێ لە ناوەڕاستی 90ەکانی خۆمانە بەرهەماتوە درامای کوچکخان یەکێکە لە دراما زۆر نایابوو جوانە تاریخەکانی ئێران کە باس لە کەسێکی کوچکخانەکە کە هەر هاوشێوەی سەنجەرخان هەر هاوزەمانی سەنجەرخان لە شیمالی ئێرانە لە مەنتیقەی ڕەشت و لاینجان و جۆرشانە بەرامبەر دەوڵەتی رووسیا دەجەنگی یعنی ئەبینی درامایەکی زۆر تایبەت و زۆر ناوازی ساڵی 90ەکانیش بەرهەمهاتوە ئەوە جارە ناچینەوە سەر ئەو دراما جینیەکان کە وەکو یوزاسیف و نازانەوە یعنی بەس تەنها ئەو درامانەی کە بابەتێکی تاریخیان هەیە و لە من لێرە بۆیە پرسیارێکم کرد وتم نووسەرەکە کوردە یا فارسە دەرهێنەرەکە کوردە یا فارسە ئێستا زیاتر تەرکی زەخەمە سەر دەرهێنەرەکە بۆی لە بۆچوونێکە لەگەڵ بەڕێستایەکە گرمەوە دەرهێنەرەکە کوردە یا فارسە دەرهێنەرەکە فارسە بەڵێ سەنجەرخان دەرهێنەرەکەی فارسە بەڵێ من لێرەوە ئەچمە پاڵ ئەو برادرانەی کە ئەڵێن فارسەکان دەرهێنەرە فارسەکان یا فلیم سازە فارسەکان گەلێ جار کورد ناشرینەکەن لەم زنجیرە درامایی سەنجەرخان وا بزانم وەکو بابەتەکە بە ئەمانەتەوە ئیشە مێژوویەکەیان کردووە وا بزانم چونکە من حەقیقەتی ڕووداوەکە نازانم بەس وا هەستەکەم بە ئەمانەتەوە ئیشیان کردووە بەڵام هاتووە مەسەلەن لە کاتی دەرهێنانە هەنێ شتی پێشان ناوە لە یعنی زەعیفی سەنجەرخان بە دەرهێنانی شکانوێتیەوە بە دەرهێنانی فلیمسازی یعنی بۆ نمونە دیمەنی کۆتایی کە لەسەر داوەتی براکەیەت کە دێت لە ئەکوژرێ ئەوێ یعنی ئەوە هیچ شتێکی ئەوەی تیان نییە با بڵین ئیشێکی وەکو دەرهێنانێکی مخنعی بۆ نەکراوە یعنی من وەکو بینەرێک ئەمزانی سەنجەرخوان بە گەمژەیی ئەڕوا و ئەشکوژرێ اینجا ئەویش لەوێ بە جوانی پێشانی نەیە بۆ بەتایبەت ئەو دیمەنە بزەبت وەکو برەیڤارتی مێل گێبسنە دڵە ئازادی مێل گێبسن بۆ لەوێ مێل گێبسن هاتووە من با ئێمە بەراورد بکەین بۆ بترسین بڵین کاکە بەراورد ناکرێ بە شتانی با بەراورد بکرێ کاتێک تۆ دەرهێنانەکەی هەر مێل گێبسن خۆی دەریهێناوە وە خۆشی ڕۆڵەکەشە بینێت لە هەمان کاتە تۆ پرۆسەیری ئەو کۆتاییە بکە وەرە سەیری ئەم کۆتایی سەنجەرخانکە ئەمەی سەنجەرخان زۆر زەعیفە هەر کارەکتەرەکەی شکانوە ناڵێ مەکتەرەکە کارەکتەرەکەی شکانوە بەڵام تۆ لەوێ مێل گێبسن ئەیتر ئەوەنی تر پیرۆزەکرێت زۆر جوانەکرێت یعنی لە ڕاستیان بەڵێ فەرموو خۆی من تەسەورەکەم ئەوە گەڕاوەتەوە بۆی عباسی کەمەندی چکە لە ڕاستیە کوشتنی سەنجەرخان بەدەستی براکان فعلا تاریخیان ئاوایە لە ڕووی مێژوویەوە ئاوایە بەڵێ خەلیلخان و ئامۆزاکانی بڵێ خەلیلخان و ئامۆزاکانی ئەوە قەیناوە حەقیقەتی مێژوویە و براکەی لەوێ با بڵێنەوە کتەرێک کە دەوری خەلیلخانیە بینی نواندنێکی زۆر جوانی ڕاڕایی کرد وە لە کاتێکە مە کابرایە کە دەرەبەگ کەسایەتیەکی ئینتیهازیە زۆر ئاساییە یعنی براکەی خۆی بەکوشدا چونکە کەسایەتێکی ئینتیهازیە و وە زیاتری سەیری بەرژەوەندی خۆیەکات ئێمە لە ناو کوردی خۆمانە هەر زۆرمانەیە برا لەگەڵ برایە خوشک و برا یعنی خوشک هەر زۆر سۆزدارە کەچی لەبەر تەماح و لەبەر سەفەت و لەبەر بەرژەوەندی براکەی خۆیە کوژیان برا خوشکەکەی خۆی کوژێ عنیەمانە بۆ ئەوی شەبێت یعنی ئەو بە تایبەت کارەکرێتریکی دەرەبەگە بەڵام دوو براکەی تری ئەبن بە قوربان ئەو چیرۆکە لە ڕاستیان لە تاریخی زۆر میلەتا هەیە چیرۆکەکە لە تاریخی زۆر میلەتا جامە بەسم چی بوو بۆی دوور نەکەوینەوە درامای سەنجەرخان بێگومان وەکو باسم کرد پڕ لە کەم و کوڕی ممکنەوەی جەنابی شێڵەیەکێکە لە کەم و کوڕەکان بەڵام ئەوەمان لە بیر نەچێت ئەم درامایە عەرەقەلەی زۆر هەبوو
بەرهەمێنانی ئەم درامای 10 ساڵی پێچووە لە کاتی نووسینەوە تا ئەو ڕۆژەی کە نمایشەکە 10 ساڵی پێچووە ئەوەنە کێشە و گرفتیان هەبووە 10 ساڵی پێچوو یعنی 10 ساڵ بۆ درامایەکی 22 ئەڵلقەی لە ڕاستیە لەوەیە هەر یعنی منتجەکە یا بەرهەمێنەرەکە لەوەی هەر تااقەتی یعنی 10 ساڵ زۆرە بۆ بەرهەمێنانی خەسکاری کراوە جامە بەستم چی ئەوە ئی پێچووە لەبەرەوەی کێشە و گرفتیان زۆر بۆ لە ڕاستیە کێشە و گرفتی ئەم دراما کێشە و گرفتی زۆر بربەستی زۆر بووە تەنانەت زۆر کەسە بۆ ڕزامەند نەبوون بۆی ئەم درامایە نمایش بکرێت دوجار وەکو باسم کرد نازانم لەو کاتە هەندێک بچڕای نازانم منیش بچڕابم یاننا ئوستانی کوردستانە چێ لە پشتی بابەتەکە و تاو کۆتایی پێێنێت و ئینتاجەکە یعنی محافظی سنە بابڵێ بەڵێ اینجا لە شەڕەکانیشە یعنی وەکو لە ڕووی دەرهێنانەوە ئێمە نەمان بینی سەنجەرخان زۆرە و ئازایە بێت ئەوەشێکێ بوو وەکو دەرهێنەرەکە زوڵمی لە کارکتەرەکە کردبوو و مثلەن شتێکی جوان هەبوو لە ئیشەکەیە ئەو هەموو ئەسپە هەر هەموو ئەسب سواری باش لێزان لە ئەسب سواری وەکو درامای کوردی باشوور نییە کابرا ئەسپی پێ ئەسپەکە بە ڕەشمەکەی ڕایەکێشێ ئەی تو ئەسپت پێ بۆ کاکی برا سواری نابی وەنیە یعنی ئەکتەرەکەت ئەگەر لە سواری ئەسب نازانی هەرمەی هێنا هەر ئەو ڕۆڵی مێری ڕۆڵی مێری وەنیە بەڵاتەکانیش ئەگەر بینی بێتە تەنانەت ژنەکانیش باماشەوە ئەسب سوارێکی زۆر شارەزا و باش بوو زۆر شارەزا و زۆر بەتوانا و لاتوو یعنی ئەوەیان زۆر جوان بوو بەڵام یەک کێشەیەکە بوو من بۆ خۆم یعنی خۆم هەموو جارێ باسم کردووە دایکم یەکێک بۆ لەو شێرە ژنانە لەو ژنە ئازایانە بە سواری ئەسپەوە غاردانی بە ئەسب کردووە لەو تفەنگانە تاپڕ و با بڵێن سەلیم و تفەنگانە خەناوەکانیانەوەیە سەلیموانە ئەوە تۆزێک قورسە یعنی شان هەڵەتەکێنێ دایکم بە غاردانی ئەسپەوە تەقەی کردو نیشانی شکان بڵێ ئەی باشە من سەنگەرخانم بڕۆ سەیری هەموو دیمانانەی کە شەڕەکان کاچن وێرەشەکەن سەنگەرخانە بینم تفەنگە بەشانێوێتی بەس ڕاکە غارداناکە ئەی تۆ بۆ تفەنگەکەی ناکەی شەڕکەی وە تاکتیکی شەڕیتیان نەبوو تاکتیکی شەڕ لە فیلمە زۆر گرنگە تاکتیکی شەڕی زۆر غەشیمانە بوو یعنی خۆی یا بۆ بەردەم شەڕێکەوە هێرشێکە کات بەرە و گولەکە ئەڕوە ئەوە هەر معقول نییە ئەسڵەن ئەگەر بە تاکتیک بێت لە شەڕەکانە بیباتەوە جوانە و وەکو تۆ باست کرد ێستا تۆ بەڕێستان باستان کرد کۆمەڵە شەڕیکەی هەبووە لێرە هەر پێشانی نەیاوە ڕێکوایە وەکو پێشتر وتمان ینی کار سەرکەوت خۆی کێشەیەوەیە تەنان زۆر جەمپی لە کات و لە لۆکەشین کاتیایە و فیلم درامایە زۆر جەمپی تیا وازە دیارەیە یەکێک لەوانە مەسەلەوەی باسی شەڕەکان تۆ هەندێک لە ڕیالیستی و ئەو شەڕانە دوور کردیتەوە تۆزێک یعنی ئەمە کە بەنسبەت سینەما ئێران و کە ئێمە ئێستا باس لە موهمی سینەما ئێران یا باشی سینەمای ئێرانەکە لە چوارچێوەی سینەمای جیهانیە ئەوەیە کە دیمەنەکانی دیمەنی ڕیالیستین یعنی تۆ هەستەکەی ئەمە ئەڵێ فیلمێکی دیکۆمنتاریە هەستەکەی ئەو ئەکتەرە فعلا ئەو کارکتەرەیە هەستەکەی فعلا ئەو کارکتەرەیە هەست ناکەی تەمسیلەکە بۆ من یعنی ئەمە زۆر مهمە من لێستا لە تاسیانە ئێستا من متابعی تاسیانەکەم ئەم جمعە ئەڵلقەی چوارتە دابەزی یعنی تۆ یعنی ئەکتەرەکانە بینی ئەو گریانە بینی لەم درامایە دروستیەکە ئەم تینا پاکڕەوان کە مخریجی سیناریست و مخریجی تاسیانە کە هەر هەمان سیناریست و مخریجی خاتون بوو درامای خاتون یەکێک بوو لە دراما سەرکەوتوەکان هەر تقریبا ئەم ستافە جوانش بەشداریان تێدا کردو یەکێک لەوانە وەکو وتمان هۆتەن شەکیبایە کە خەڵکی شاری سنەیە دەوری ئەساسی ئەبینێت بابک حەمیدیان کە خۆی دەوری خەڵکی مەنطقەی ڕەشتوانەیە ئەویش دەورێکی زۆر نایە بوو جوانە بینێت ئەبینی ئەو چیرۆکانێکە بۆ من و تۆی دروستەکە ئەو دیمەنێک کە ئەیدا بە ئێمە دیمەنێکی زۆر ڕیالیستی و جوانە ینی من تەمە ناکەم ئەکتەری ئێمە ئەکتەر لە باشووری کوردستان زۆر طبیعیە ئیلهامی لێوەرگرن لە تەمسیلی ممثلە جیهانیەکان یەکێک لەوانە مەسەلەن ممثلە ئێرانیەکان زۆر طبیعی ینی ئیلهامی لێوەرگرن بۆ تەمسیلکردن بۆ نا تۆ ئەو دیمەنە یا مخریجەکانمان یا بەڕاستی کار سەرکەوت یان مخریجەکانمان من ناوی وەکو پێشتریش ئاماژەم پێدا ناوی درامای خۆمان نایەن بەڵام لە درامای خۆمانە ساڵی پار یا ئەم ساڵ یا ساڵی پار با بڵێن یەکێک لە دراما زۆر باش و بەهێزەکان کە من بینەری بووم با دراما باش و بەهێزەکانی هەرێمی کوردستان
شەڕی نێوان دوو ئەکتەر یا دوو کارکتەرە شەڕەکە لە نێوان ئەمە لە سناعی یعنی تااقەت نییە سەیری یعنی ئەوە سناعی شەڕەکەن تااقەت نییە سەیری کاکە ئێمە بێ مخریژی ئێمە سینارستی ئێمە ئەبێ ئەو ڕاستیە بزانین کە سەقفی بینینی بینەر زۆر بەرز بۆتەوە ئێستا ئێمە ئێستا درامای هۆلیوود بینین بەڵێ یەک شتێکی کە من طبعاً دراماکە بینیم و لەم ماوەیەش ئەم هەفتەیە سەیرم کردەوە کوردیەکەم سێر کرد و فارسیەکەشم سێر کرد فارسیەکەشم سێر کرد بزانم نواندن چۆنە طبعاً نواندن و ئەدای فارسە ئەکتەرەکان زۆر زۆر خۆشە بەیگوێ بەڵام دۆبلاج منەمە گلەیم لە برادرانی دۆبلاجەیە دەستیان خۆش بێ ئیشێکی جوانەکەن کە دۆبلاجەکەن بەڵام ئەم تەسەنوعەت چییە لە قورگە تکایە واز لەو تەسەنوعە بێنن یعنی ئەڵی زۆر نقەنق کاکە بۆوە لەو کارکتەراکەن یعنی ئێمە من جارێکیان پرسیارێک کرا لە منیان پرسی وتیان نواندنی شانۆیی و نواندنی سینەما هیچ جیاوازیەکی هەیە وتم کاکە هەردووکی بەرجەستەکردنی کارکتەرە هەردووکی بەرجەستەکردنی کارکتەرە بەڵام لەسەر شانۆ تۆ پێویستت بۆیە ڤۆلیۆم یعنی زیادکردنی دەنگ ئاستی دەنگەکە بڵند کەیت بەس ئەوە نەیە ئیتر ئەمە پێویست ناکات تۆ تەسەنوعەکەیت یعنی زۆر لە خۆکردن کەیت و یا دەنگت نەوعێ لێ بکەیت و نواندنت نەوعێ لێ بکەیت کارکتەرەکە دوان نییە سینەما کارکتەرەکەی و کارکتەرەیە کە طەبیعیە سروشتیە وەکو خۆی نواندنی بکە اینجا برادرانی دۆبلاژ ئەگەر تۆ جۆ بگریت یعنی ئەو ئاسف خان هەر حەزم ناکرد جۆم لە دەنگی بێ بۆی لەکەن یعنی بەداخەوە هەتا تەنانەت با بڵێن ڕۆڵی سەنگەرخان ئەویش عینە شت ئەو ڕقی وینە وەڵام من بە حەزمە کرد هەر ئەکتەرەکە خۆی بێنن دۆبلاجی دەنگی خۆی بکردایداخەخانی هەرواکە مەسەلەن نورخا وای کردو خۆی هاتووە دراماغی بە فارسی خۆی هاتو دۆبلاژی دەنگەکەی خۆی کردوێتەوە ئەوە جوانە بەس من مەبەستم ئەمە دۆبلاجەکە مەیەکێ لە کێشەکان بوو تکایە هەوڵدەن ئەو دۆبلاجە تۆزێکینکەن اینجا لە هەنێ جێە هەستم کرد وەرگێڕانی زمان لە وشەکانە لە ناوەکانە کۆمەڵێک غەڵەت کۆمەڵێشتی ناوی لادێ هەڵی گەورەی تیا بوو ئەو برادرانی کە وەرگێڕانەکەن تکایە بڕۆن ئاگاتان لە زمانی لادێ بێ زمانی لادێ زۆر زۆر جیاوازە یعنی بۆ نمونە من لە زنجیرە درامایەکی کورساتە وا بزانم ئەوەی باسی دکتۆری ڤێتەنەریەکە هی ئاژەڵ لەویا بوو باسی ئەڵێ بێچوە ئەسپ ئەخبرای بەر ئەسپ نێرەیە نێرە چۆن بێچووی ئەبێت ئەمە یەک دوو بۆ هی مێیەکەی ماینە بۆ بێچۆگەشتی ناوی یا نۆما یا جوانوو بەڵێ ناوی هەوڵدەن ئاگایان با لەو دەستەواژانە بێ من کە زۆر سەرنجم نەخستە سەر ئێستا کە لە کاتی قسەکردنە بۆ ماو یعنی هەنێ دەستەواژە هەیە هینی لادێ و هی ئەو ژیانانە و ناوباخ و لە ناو سەنگەرخانە سێرم کرد کێشەی وەرگێڕانەکە جوان نەبوو وەکو شتە لادێ یەکەم هەندێک فیلمی هەروایە لە ڕاستیا من ئەف پێتە بڕن هەندێک فیلم هەیە ئێمە بۆ خۆم سەری فیلمە فارسیەکانەکەم ئەوەی کە سەبتایتڵی بە کوردی بووەکەن بڕوا بکە حیواری یعنی گفتوگۆی ئەکتەرەکە لەگەڵ تەرجەمەکە با بڵین زۆر جیاوازە دووشتی زۆر جیاواز ئەو شتێکی ترە لە تەرجەمەکە شتێکی ترە ئەوە متابعە نەکرد بەڵام کاتی خۆی بۆ ئەو درامایی کاڵێمەوەی هینی دکتۆری بەیتەری بۆ ئەوە بە ئەنگلیزیەکە متابعەم کرد لەگەڵ کوردیەکەیە هەستم بەوانە کرد بەس بۆ ئەمە متابعەم نەکرد اینجا باتخوا حەزەکەم کاک گۆران عوسمانمان لەگەڵایە بە هەنێ بۆچوونەکانی ئەوش بخوێنینەوە بزانین دوو بۆچوونی لەسەرێکە خوێنمەوە کاکاراز ئەگە پرسیار بوو خۆتی بۆ ئامادەکەم کاک گۆران عوسمانەڵێ ئەم درامایە لە 2013 دەستیان کرد بە بەرهەمێنانی کە نووسەر زیائەدین دۆری نووسی
هەر خۆشی دەبوو کاری دەرهێنانی بۆ بکردایە، بەڵام کۆچی دوایی کرد محەممەد حوسێن کاری دەرهێنانی بۆ کرد. ئەمە بەڕێزیشتان ئیشارەت پێدا. دوایی لە بابەتی دووەمیانە ئەڵێ نووسینی سەرنجی دووەمیان ئەڵێ درامای سەنجەرخان هێڵێکی سەرەکی ئەوە بوو کە پێمانەڵێت کورد زۆر کات خەریکی براکوژین، کە بەداخەوە تا ڕادەیەکیش ڕاستە. هێڵێکی تریش پێمانەڵێت ئافرەت هەندێک جار ئەبێتە ئەهریمەن وەک سوودابە خاتون و هەموو ژنێکیش وەکو فەیروز خاتون کە ئەبێتە پاڵپشتی تەواوی پیاوەکەی، تەواوی پیاوە ژن ئەبێتە قەڵا لە پشت پیاوە. وابزانم هەر لەو بۆ چوونانەیە نازان ڕوونکردنەوەی مەسەلەی وەڵاهی من کا گۆرانجان یەک حقیقەتێکەیە تۆش باسی کردووە. ئێمە تا ئێستاکە شیعانی تەنانەت لە ناو فلیمسازانیش ئێمە یەکتر کوژین، با برانەبین بەڵام یەکتر کوژین. ئێستا جاهاوتم تێبینیەکەمە دوایی خەرەوە ئەوە قسەکەمەوەی دوای باش ما دەباتە سەرەوە تێبینەکە من لەسەر ئەوە بوو لە ڕاستیان تەنانەت لە شانۆ لە سینەما ئەو کەسانەی کە یەن منی سینەماکار یاخود منی ئەکتەر یاخود منی دەریێنەر یا منی سینارست ئەکوژن قسەم لەسەرەکەن لە ڕووی ئەوەی کە بم ڕوخێنن ئیش نەکەم نەتوانم کار بکەم ئەو کەسانن کە خۆیان لە مەجالەکە ئیشەکەن. یعنی بینەرەکەی من و تۆنی بینەرەکە نیم قسە لەسەر منەکەن بۆ ئاراسی کە من بڕوخێنن. ئەوە بەداخەوە دووبارە بەداخەوەی لێمەوە سینەماکارانی ئێمن لە جیاتی ئەوەی لە بری ئەوەی بێن ڕەخنەی جددی لە تۆ بگرن. یعنی خۆ ڕەخنەش خۆ احترام یاخۆ قسەی بازاڕی نییە. ڕەخنە بەگەر تۆ پاشخانێکی علمی و نەبێت لەسەر سینەما لەسەر شانون ناتوانێت ڕەخنە کات حەمەسواری ساگای لێمە و ئەوە قسەکەین و دەستی خۆشە کۆمنتیە یەکێکە لە ڕەخنە گرە زۆر باشەکانی شانۆ. بەڵام شەرت نییە کات حەمەسوار بۆ نمونە برای عزیزمە چاوی ماچەکەم شەرت نییە کات حەمەسوار ڕەخنەگرێکی زۆر باشی سینەما بێ بۆ نموناڵێم بەڵام کات حەمەسوار نهاتووە ئەم پیاوە نهاتوە قسە لەسەر ئەکتەر بک یاخود قسە لەسەر بەرهەمێکی شانۆی بکات بە مەبەستی ئەوەی کەلی دابی ڕوخێنێت. هەمیشە من بینیومە ئەم پیاوە قسەی لەسەر ڕەخنەی گرتووە ڕەخنەکانی هەمیشە وا بووە. یعنی ئەو هونەرمەندە ویستێتی دووبارە بڕاتەوە ئیشێکی تر بکات. یعنی ئەوەنە مشەجع بووە. جا بەداخەوە ئێستا هەندێک جاویستمەوە بڵێم هەندێک کەس کۆمەڵێک ماڵپەڕ یا سایت یاخود با بڵین ئەکاونتیان دروست کردۆ بەس بۆ قسەکردن لەسەر سینەماکاران و لێدان لە سینەماکاران و یعنی ئەو ژاوەژاوەی کە لە نێوان هونەرمەندان خۆیان هەیە بڕواکە لە دەرەوە نییە. یعنی زۆر بەداخۆی لێم ئەو ژاوەژاوەی لە نێوان ئێمەی هونەرمەندانە هەیە لە دەرەوە نییە. کەسمان قبول نییە، کەسمان ڕێز لە ئیشی کەسمان ناگرین، کەسمان ناتوانین ڕەخنەیەکی جددی معریفی لەسەر ئیشەکانی خۆمان بگرین. دێین لە لاوە یا بە ناوی نەخوازراوەوە دێن لە کارە هونەرەکانی یەکتی ئەدەین. ئەزیزانی من برادران هەواڵان خوشکان برایان ئێستا ئێمە لە زەمانێکین لە زەمانێکین بەڕاستی ئەو تەیارانەی ئەو یاخود ئەو بزوتنەوانەی ئەو چی ناوەنی ئەوانەی کە ڕەجعین و ئێمە بۆ دواوە بن زۆر زیاترن لەو هەوڵانەی لەو هەوڵە کەمانەی کە ئێمە ئیدێن لە بواری هونەر و ئەدەبە. تکایە ئێمە با پشت و پەنای یەکتی بین چکە ئەوەی لە دەرەوەی ئێمەیە ئەو ئەژدیهای کە لە دەرەوە ئەوێت تۆقوددا زۆر گەورەترە لە ئێمە. من پشتیوانی هەموو بەرهەمێکی هونەریم بۆ خۆم وەکو خۆم بینەری یاخود پشتیوانی هەر بەرهەمێکی هونەریم کە بەرهەم بهێنرێت دەستی بەرهمێنەرانی ماچەکەم دەستیان ئەگوشم چکە خۆتان نەزانن لە ئەمڕۆی کوردستانە بەڕاستی پێتاڵم یەک بەرهەمی شانۆیی ستافێک بەرهەمێکی شانۆیی بەرهەمێنی ئازان چنێ لە سەریانەکەوێت لە ڕووی کاتگرتنەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی دەرونیەوە ئەزانم چەندێک کاتیان نەگرێت. ستافێک کە فیلمێک بەرهەمهێن ئەزانم تووشی چکار لە ڕاستیە خۆم لە شانۆ لە فیلم و دراماوانە شایشم کردووە. ئەزانم تووشی چ دەردی سەری و چ معاناتێکیان هەیە. تکایە با پشت و پەنای یەک بین. تکایە با لە ڕاستیا ئەو ئەژدیهای لە دەرەوەی زۆر گەورەترەکە ئێمە خوددا. بەڵێ کاکارە زەر من بۆ خۆم شخصی خۆم لە ڕێی فیلم سازانەوە لەم پێگەیەوە
یعنی ئێستا ئەو تێبینیانی وتومە نامێ برادرانە برینارکەم بەڵام زۆر ڕاست بۆ چوونە بۆ جوانکردن یعنی لەم ئیشەیە یەکێک لەوەی کە جێی خۆشحاڵیە لادیەکانی ڕۆژەڵاتمان وەکو خۆی ماوە بلۆکی تیانە ئەمە شتێکی زۆر خۆشە بلۆک سەرەتانی لۆکەیشنی فیلمی کوردیە بەڵێ وایە ئامودەینەکانە ئامودەینەکان بەڵێ ئەوانە نایلۆنی شینی سەربان نایلۆنی شینەکان سەربان یعنی ئەمانە نەنە هەر بلۆک دیواری بلۆک بەڵێ ڕاست هەر دیوای خانووی گڵمان نەماوە ئەم ئیشە هەر هەمووی ئیتر یعنی لادیەک با بڵێن خانوە گڵەکان ئەمە گەڕێتەوە بۆچی تۆ توراسی ئێمەی کورد پێشانەداتەوە زۆر زەرورە مەسەلەی ئەندازیاری ئێمە خۆمانم تیابینەوە لە بین ماڵەکانە لە خانوەکانەوە شتێکی جوان بوو بەڵام هەتا لە جلوبەرگیشە یعنی جلوبەرگی ئەو ناوچەیە هێناوە زۆر بە جوانی لەو کاتەیە وایە ئەمە گزارشتێکی جوانە جلەکە گزارشتی لە زەمەنەکە کرد ئەوە شتێکی جوان بوو بەڵام لە دەرهێنانە ئەکتەرەکان هەمویان نواندنیان جوان بوو من نواندنی هەمویان بۆ بەرجەستەکردنی کارکتەرەکانیان جوان بوو بەڵام لە دەرهێنانی مۆزوعی هەیە یعنی با بڵین لە ناو چێوەیە لە ناو فرێمە ئەکتەر چۆنە جوڵێتەوە یعنی زۆربەی جارەمان بینی خەلیل خانیان با بڵین سەنگەرخان ئەوە بەرامبەر بە کامیرە وەستاوە حیوارەڵێ دایالۆگێکی دوور و درێژەڵێ ئێکاکە دەبی جوڵێنەرەوە ئێکاکە وەکو سینەماتۆگراف گۆشەی کامیرەکە بگۆڕە هەندێک جار پێویستی پێێتی ئەم لێرە ئەو ئیشە ئەمانەی تیانەوە ئەمامە کێشەکانە کە باسمان لە ڕووی فۆرمەوە ئەم درامای کێشەکەم و کوڕی زۆرە تەنانەت ئێمە باس لە ئەکتەرەکانەکەین تەنانەت لە حوزەی سینەمای ئێرانەکە قسە لەسەر سەنجەرخان کراوە قسە لەسەر ئەکتەرەکانیش کراوە تەنانەت هەندێک باسی لەسەرەوە کە لە ڕووی هەڵبژاردننی ئەکتەرەکانیش تۆ سەرکەوتونە بۆ نتیجەکەمان یعنی وەکو وتمان لە ڕووی فۆرمەوە باس لە درامای سەنجەرخانەکەی کێشە کەم و کوڕی زۆرە لە دراما فارسیەکانە یاخود لە دراماکانی ئێرانە ئەکەوێتە خوارەوەی دراما مێژوویەکانی ئێران لە ڕاستیە خوارەوەی دراما بەڵێ پێشتیش ئاماژەم پێدا بەڵێکەوێتە خوارەوەی دراما ئێرانەکان بەڵام ئێمە وەکو کورد لە بەرەوەی قەزەیەکمان هەیە وەکو کورد دراماکەش باس لە قەزەی کوردیەکان لە بەرەوەی ئێمە لە مێژووە سەنجەرخانمان نەناسیوە یا ئاگامان لێ نەبووە ئەبینین ئەم دراما بۆ ئێمە درامایەکی جوان بووە بە جوانی شێبین و حەزەکەم ئەوەش بڵێم ئیشەکانی باشوورە زۆر باش بوو بەڵێ گەر مقارنەی ئەمەزوارە بەیەکەوە یعنی گەنگەشەی زۆرێک لە دراما کوردیەکانی باشوورمان کردو ئەمە لە چاوانەیە زۆر باش بوو یعنی ئێسێمە هەنێک کێشەی تەکنیکی ئەڵێن یعنی مەسلەی ڕووناکی باش بوو لە میشەیە بەڵام لە هەنێک جێ جوان تەوزیف نەکرابوو لە ڕووناکی شاخۆ گرفتە بوو لە ڕووناکی مەسن لە یەک دیمەنا ئەبینی ڕووناکی جیاواز بیان لە یەک دیمەنا ینی لە شەوتێک بۆ شەوتێکی تر ڕووناکە جیاواز ینی کۆمەڵی خەلل هەبوو وەکوتمان لە ڕووی گرافیک دیزاین خۆیسا زۆربەی دراما ئێرانیەکان بە تایبەت تاریخیەکان زۆر بەجوانی ئیش لەسەر گرافیک دیزاینەکەن کە تۆ مەسلەی ئامود و بلۆکوانش هەلەکان زۆر جوان و هەستیش ناکەیت کە ئەمە واقعی نییە هەستەکەی واقعیە بەڵام لەما زۆر بە زەعیفی ئیشی لەسەر کرابوو لە ڕاستیە کۆمەڵ ئاو باگراوندانەکە پیشانێدان ناشرین بوو ینی بەنسبەت بینەرێکی فارسەوە کە درامای تاریخی زۆر باشە بینێتەوەوانە سیرەکەی ئەوان کە قەزەکەیان قەزەی کوردینیە سەیری ناکەن تەماشای ناکەن بینەریش ینی یەک شت زۆر مهمە لە فیلم و دراما لاڵقەی یەکەمەوە من نەچمە ناو دراماکەەوە ڕای نەکێشم تر جاری ناتوانم ڕۆم یان لە چارەکی یەکەمی فیلمێکاکەنەوە دقەیە من نەچمە ناو فیلمەکەوەی ناتوانێت ڕان کێشێ لەگەڵ خۆیان جایەکێک لە کێشەکانی سەنجەرخانیش بە نسبەت بینەرێکی فارسەوە نەک بە نسبەت بینەرێکی کوردەوە هەمان کێشەی هەبوو هەمان گرفتی هەبوو کە بینەری فارس نەیتوانین لەگەڵ هەندێک لە بینەری فارس نەیانتوانین لەگەڵ یان بڕۆن چکەمە لە کەناڵیەکی ئێرانیش نمایش کراوە لە ڕاستیان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە
وەکو کورد وەکو درامایەکی کە باز لە قەزەی کوردیە کاوکو کورد ئێمە بە درامایەکی جوانی ڕاستە من کە سەیری فارسیەکەم کرد بۆ سەیریشم کرد بزانم ئەکتەرەکان نواندنیان چۆنە بە فارسیەکە زۆرم بەدڵ بوو بەڵام کە هاتە سەر دۆبلاجە کوردیەکە بەدڵم نەبوو دۆبلاجەکە هینمە کرد یعنی بۆ جۆم ناساز بوو و ئاخر نواندن یەک شتێکەیە من مامۆستای نواندنی من مامۆستا ئازاد جەلال بووە نازانم کێی ناسێت مامۆستا ئازاد جەلال نواندن لە ڕستەیەکە وشە بە وشە نواندنی بۆ جیا ئاکاتەوە وای فێر کردووم کە گوێ لە دۆبلاجەکان ئەگرم سێرەکەم یەک تۆنە ئەو یەک تۆنە زۆر قورسە بۆیە ئەچوومە سەیری فارسیەکەمە کرد بزانم ئەوان نواندنەکەیان چۆنە ناسێرمە کرد نواندنەکەمە بینی عنی نواندنێکی سروشتی جوان یعنی حەقی خۆیان نابوو بە کارکتەرەکە ئاخر تۆ لە نواندنە دەنگ و سیماش هەردووکی بەشدارە بە تایبەت لە زنجیرە دراوەیە ئەگەر دەنگ سەقەت بێ سیما ناگات اینجا ئەوە یەکێک بوو لە کێشەکان مەسەلە دۆبلاجەکەی ئازیێت تێدای اینجا بەمەرجێک دۆبلە ئەو ستافی دۆبلاجی کورساتەکان ستاف هەمویان ئەکتەری زۆر باشن و دۆبلاجێکی زۆر باش شەکەن بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا ئێمە قسەمان لەسەروێک کە سروشتی ئەکتەرەکان ئەکوژێن دۆبلاج ئەمە تەنها پەیوەست نییە بە هینی کوردیەوە یعنی فیلمێک کاتێک کە دۆبلاجی بۆ کرد لە ڕاستیە بەشێک لە سروشتی کارکتەرەکان ئەکوژێ یا باشترەکەین ئێمە داوای باشترەکەین ینی حەزەکەین شتێکی پیرۆزە شتێکی باشەکەن بەڵام با باشتری بکەن من بەس مەبەستەکەمەوەیە ئەجینا نەهاتوم بڵێم دەستێ قسەی ناخۆشم بەرامبەر بە کەسیان نەوت لە نە پێگەکەی و نە لە هی خۆشمەوە نییە باتخوا بۆچوونی کە حەمەسوار بخێنەوە ناپرسیارە ئەڵێ دەرهێنەرەکە سیڤەکەی چییە سیڤی دەرهێنەرەکە چییە کێشەی دراماکە بودجە بوو یا ئاست و مەعریفەی دەرهێنەرەکە دوای جارێکی کێشەی دراماکە بودجە بوو یا بێتوانایی دەرهێنەر و کاستی دراماکە من یەک بۆ چوونێکەڵم کاکارازیتر بۆ تو بە بەڕێستانی بەجێڵم پێم وایە ئاستی دەرهێنەرەکە لەو ڕۆ تەکنیکیانەوە لاواز بوو من حەقم بەسەرەوە نییە بودجەی باش بۆ یا بودجەی باش نەبوو چونکە ئەکتەرەکان نواندنیان جوان بوو بەڵام دەرهێر کامیرەشە بوو کامیرەی باشیشە بوو بەڵام دەرهێنەرەکە نەیتوانی بوو لە ناو ئەو چێوەیە ئەو فرێمە دەرهێنانی مۆزوعی جوان بکات ئەمە یەک ئەسپێ زۆری لە بەردەسا بوو سوارچاکی باشی لەسەر بەردەسا بوو کەچی نەیتوانی بوو ئەگەر با بڵێن بەس بە جلگۆڕین وەکو کۆمبارس پڕیان کاتەوە یعنی من لە شکرێکی گەورەی قاجارە بینم سێرەکەم لە شکرەکە وڵاهی ئەوە ئەگە سەنگەرخان یەک تۆزازا بۆ ڕۆژ هەرمیانی چەکە کرد سەنگەرخان من چاوەڕی ئەوە بووم ئەو کابرایە ئەو هینە والیەکەەوەی کە با بڵێنینی قاجار حیمایۆشتیم نەبینیەوەنە بە خۆت بێت چاوەڕێمە کرد بڕامیان بکوژێ بیانگرێت بەڵام چونکە کۆمبارسی بە جوانی بەکارنیە نابوو ئاخر کۆمبارس شێشەکە لە بنەماکانی بە تایبەت ئیشی مێژووی لە ئیشی مێژوویە تۆ کاتێ ئێستاکەش با بڵێن دنیای سۆشیال میدیایە دنیای ئەم تەکنیکانەی فلیمسازیە ئەیتوانی با دەکەس بێت بەڵام لە پشتەوە هەزارها کەسی پێشان بایە ئەیتوانی بیکات بۆ نیان کرد ئەمە داوایە لێیان بڵێ اینجا بەعفو با قسەکەی بەڕێستان بۆ ئەو پرسیاری کا حەمەسوار بەڵێ زانم ئاچیوت محەممەد سێڵەتیفی لە ڕاستیە یەکێک لە دەرێنەرە باشەکانی ئێران بەڕاستی چەند درامایەکی ئێمە سێرگۆ تقریبان 34 دراما هەیە پێشەمە چەندین فیلمی سینەمایی هەیە یەکێکە یعنی یەکێکە لەو دەرێنەرانی کە ئێستا لە ئێرانە ئیش ئەکات و چەند درامایەکی هەیە و سەنجەخانشی پێسپێرە بەڵام لە ڕاستیە ئێمە بینەر حەقمان نییە ئەم دراما چۆن کراوە ئێمە ئەبینین ئەوە ڕاستیە ئێمە ئەبینین ئەوە ئەبینین کە نمایش ئەکرێت
بەڵام ئاگامان لەوەنی لە پشتی ئەمە چی گوزەراوە حەقی خۆشمانە ئاگامانی نەبێت و حەقی خۆشمانە ئەوەی بینی قسە لەسەر ئەوە بکەین بەڵام وەکو وتمان ئەم درامایەت 10 ساڵ کاتی ویستۆ بۆ دەرێت بۆ بەرەمێنان بودجەی لە بەردەستان نەبووە خۆتان نەزانن تۆ کە ستافێکە هێنی هەمووی پارە و بودجە و جۆرشتانەیە یعنی من تەسەورەکەم محەممەد حسێن لەتیفی ئەوە ڕێگری لە بەردەمیا بووە من بە بۆچوونی خۆم ئەم درامای وتویانە بەس با بیگەینە مەنزڵ کۆتایی پێبین بیگەینە مەنزڵ و آخر جاریش ئەگەر ئەو بەپێی ئەو معلوماتانەی کە من لە بڵێن لە هینەکەی وەخوێندمەوە مقابلەی بەرهمێنەرەکەی ئەگەر پارێزگاری سنە پارێزگار خۆی نەچوایەتە پشتی ئەم درامان نبینی لە ڕاستیە خۆی ڕۆشت پشتیەوە آخر جار هەندێک پارەی بۆ سەرف کردو بۆ ئەوەی ئەم درامایە تەواو ببێت ئەگەر بێت و ئێمە سێری ئەمە بکەین ئەگەر مخریجێک دیمەنێکی 10 ساڵ پێشی ئێستا خۆتانەزان فیلمسازان خۆیان نەزان دیمەنی فیلمەکان یاخود دراماکان چۆن وێنە گیری هەندێک جار بەپێی لۆکەیشنە هەندێک جار بەپێی کاتە لە دراماکە بەپێی لۆکەیشن مەسەڵەن دیمەنێکی تەسویر کردووە 7 ساڵ پێش ئێستا دێتەوە ئەبێت دیمەنی دووەم کە دوای ئەو دیمەنەیە چەند ساڵ دوای ئەو ئازایی چەندێ ناڕەحەتە جەزای چەندێ قورسە لە ڕاستیە ئەمە پاکانە نییە بۆ ئەوەی کە ئەم مخریجە چی کرۆچی نەکردووە بەڵام لە ڕاستیە ئەمە زۆر قورسە تۆ دوای 10 ساڵ یا دوای 7 ساڵ یا دوای 5 ساڵ بێتەوە دیمەنێکم تەسویر کرد هەر دوای ساڵێ 2 ساڵ بۆ گۆڕێ هەر دنیایەک شتە گۆڕ آخر بەڕاستی هەر فەیسی ئەکتەرەکانیش ئەگۆڕێ يعني تۆ دوایەوە چی لێکە دیمەنێک مەسەڵەن بەپێی لۆکەیشن تەسویرم کردووە ئەم دیمەنە مەسەڵەن ئەمڕۆ ماڵی خەلیلخانە دیمەنی دوای ئەوە ماڵی ئاسف خانە ئەم دیمەنی ماڵ خەلیلخان 5 ساڵ پێشی ئێستا تەسویرم کردووە خەلیلخانە ڕوا بۆ ماڵ ئاسف خان يعني من وەکو بینەر ئەیبینم لەحزەی بینین يعني زەمن لەم دیمەنە 2 دقیقە بەڵام نازانم زەمەنی فیزیکی بینی ئەم 2 دیمەنە 5 ساڵی خەیاندووە ئیتر تۆ سەیری کە بزانە ئەم ستافن لە چه حاڵێکا بوون لە ڕاستیان یا ئەم مخریجە لە چه حاڵێکا بۆ کە بتوانێت ئەوە بگونجێنێ کە من ئەو جیاوازیە نەبینم لە نێوانە ئەو 2 دیمەنە تەسەورەکەم ئەمانە هەمووی گرفت بووە بۆەوەی کە ئەم مخریجەش نەتوانێت کە ئیشەکەی بە شوەیەک بخاتە بەردیدەی ئێمە کە ئێمە هەندێک گلەی و ڕەخنەمان لێ کەم ببێتەوە بەڵام محەممەد حسێن لەتیفی لە ڕاستیە یەکێکە لە مخریجە باشەکانی ئێران و فیلم و درامای زۆر باشیشی بڵێ با بتخوا پرسیاری کاگۆران بخوێنمەوە ئەڵێ دراماکە کێشەی کۆتایی هەبوو واز دەکرد کە کۆتایی دراماکە و گەیشتن بە لووتکەی ململانیەکان چارەسەری کێشەکان تا 2 زنجیرە پێش کۆتایی زۆر جار جوانکاری تیا کرد بوو بەڵام 2 زنجیرەی کۆتایی زۆر بە خێرایی تێپەڕاند و هەستم نەدەکرد هێشتا کۆتایی بێت یان ئەڵێ اینجا ئەڵێ بۆچوونی بەڕێزت چۆن بوو لەسەر کۆتایی دراماکە من کا گۆرانجان بۆنی خۆم وت بەڵام ێسا حەزەکەی با پرسیارەکە ئاراستەی کاکاراز بکەینەوە بەڵێ کاک سەرکەوت کاک گۆران لە ڕاستیە وەکو ئێسش ئاماژەمان پێدا پێش ئەم پرسیارەی جەنابوو ئەم درامە هەستەکەی لە کۆتاییە ویستوانە تەواویکەن یاخود وای لێ بکەن بیگەێنن بە مەنزڵ و پێشتیش ئاماژەم پێدا ئەم درامایە زۆر جەمپیتیا بووە لە کۆتایەکەشە جەمپی زۆرتیە من خەلیلخان تا دووەم جاری سەیرم نەکردۆ نەمزانی بۆچی ئەگەڕێتەوە لە ڕێگا ئەم قەلەقی ڕاستە زۆر جوان پیشانی میداوە بەڵام دیار نییە کە ئەگەڕێتەوە لە پڕێکە لە بەردەم دەرگاکەی خۆیان نایبینم يعني دیار نییە بە من بۆکو بینەر من قانع ناکا کە ئەم پیاوە لە بەهۆی قەلەقیوە ئەگەڕێتەوە بەڵام دوجار سێرەکەی لە کاتی کوشتنەکە لە بەردەم دەرگاکەی خۆیان نایبینم ئەم کە بەمەرجێ لە سەفەرێکی درێژایە ئەڕوان شوێنەکە بەجێ يعني ئەمانە هەمووی گرفتە لەم درامایە ئەمەکو باسمان کرد لە ڕووی فۆرمەوەگە قسە لەسەر ئەم دراماکەین ئەڵقە بە ئەڵقەبێ بۆسی لەسەری و قسەی لەسەر بکەین و هەمووی شەنوکە و بکەیت و يعني کێشەی زۆری دیایە بەڵام پێشتر کە ئاماژەمان پێدایە من لە ڕووی فۆرمەوە نەمانویست بڕۆینە ناو تەفاسیلی ئەم درامایە بەڵام ئەگەر لە ڕووی فۆرمەوە بڕۆیتە ناو تەفاسیلی ئەم درامایە لە ئەڵقەی یەکەوە دەست پێ بەڕاستی کێشە گرفتی زۆر زۆری دیایە بەڵام وەکووتمان ئێمە وەکو کورد بڵێ کاک گۆرانجان باسی ئەوەمان کرد من بۆ چوونیشمە بوو لەسەرەوە ئەو کۆتاییەی شکاندنی کارکتەری سەنجەرخان بوو یعنی
با بڵێن زۆر نەزان زۆر گەمژە زۆر کە لە ڕق لەو بابەتە کارکتەرەکەی پێشاننا ئەوە نەبوو با بڵێن بەڵام حاڵەتی کوشتنەکەی بەلای منەوە جوان بوو ینی حاڵەتی کوشتنەکەی زۆر جوانە ئەو دیمەنە زۆر جوانە لای من ئاوا دروستی کردووە کە یەنە لە سەربانەکەەوە بەچەکەکانەوە یەنە سەری ئەو لە حوزەکەەوە سریانەکە دەستێک وێنەکانە شێوێنێ وێنەکانە شێوێنێ حوارێکی هاوار بە ماڵم براکەم یعنی ئەوە بۆ ئێمە ئەبێ ببێ بە دەرسێک لە ڕاستیە هاوار بە ماڵم براکەم یعنی ئەوە دەرسێکە بۆ ئێمە ینی وەکو میلەتی کورد وەکو نەتەوەی کورد کە ئەم برینە تا ئێسش لە جستەی میلەتی کوردایە لە هەر چوار پارچەکەی کوردستانە ئەم برینە تا ئێستا لە جستەی ئێمە هەیە ئەو دیمەنە لای من زۆر جوانەوە یعنی نقطەی ئەساسی ئەو نقطەی وەکو چۆڵێن نقطەی ئەساسی ئەو درامە ئەو دیمەنە بەسیتە بوو کەوتی هاوار بە ماڵم براکەم بە ئاوەکەیش یعنی شێوەی کەسەکان کە لە سەربانەکەەوە لە سێبەرەکان لە ئاوەکە دیار بوو بەدەستی شێوەیانی تێکدا یعنی ئالەوە من ئەوە هەستم کرد ئەوە پاسەنگی هینەکانی دایەوە پاسەنگی ئەو کەم کوڕیانەی دایەوە کە لە چەند دیمەنی پێشووتراکە هەم بەڵێ چیکە مەسلەی باسیەوەشم کرد مەسلەی کۆمبارس ئەوە یەکێ بوو لە کێشەکان مکیاج باش بوو مەسلەی جلوبەرگ باش بوو شتانە هەمووی باش و گوزارشتیان لە زەمانەکانە کرد زەمانەکە و لەگەڵ ستایلی قژ و جل و هەموو شتانی و کاتە ئەوانە شتی عربانەکە و جا یەکشی مەسەرەن قەڵاکان خۆیان دروستیان کردەوە بۆ دراماکە جلوبەرگەکان خۆیان ئامادەیان کردوێتەوە بۆ دراماکە ئەمە یەکێکە لە نقطە بەهێزەکانی ئەم دراما ئێستا ئێمە لە فیلمی خۆمانە من درامان بینی و جا با حەزەکەمە نمونە بێنەوە درامان بینی و لە درامایەکە ئەکتەرێک جلێکی لەبەرا بوو حەزەکەم ئێستا بینەر گوێ لەم قسەی منە بێت و تێبینی کردووە لە درامایەکە بۆ منەکە لە ڕەمەزانانە دراما ئەکرا لە درامایەکە ئەکتەرێک جلێکی لەبەرا بووە لە درامایەکی درا ڕەمەزانی داهاتووتر هەر هەمان جلی لەبەرا بووە ئەمە هەر جلەکەی خۆی بۆیە ناوێتی هەرو جلەی هەبووە ناوێت لە دوو دراما دەوری پێوە بینی و ینی ئێمە کارەزە و جلەی بەسدا ناوە لە دراما لە ئیشەکانە لەبەریکە لە ڕۆژانی بازار لەبەری ناکە بەخوا لە بازار ژای بینێرەوەی لەبەرایە یعنی ئەمە لە لای ئێمە ئەم خەلەلانە زۆرە مخریجەکەڵێک کاکە ئێستا بۆ نمونە لە فیلمەکانە کە ناوی ناهێنین بۆی من حەز ناکەم وتم وەکو وتم ناویش بێنین ئەڵێ کاکە تۆ جلوبەرگی خۆ بێنە ئەوەی کە باسی پێشمەرگاتوانە گەڵێت تاقمتفۆنی خۆ بێنە شیشەکی خۆ بێنە نازان ئیتر ئەم ئەکتەرە نازانم یعنی ئەی تۆ چی بۆ دابینەکەی بەس کامێرەکەی بۆ دابینەکەی ئەی ئەو فەقیرە دە ئەو جلەی هێنێ کە هەیەی لەبەر ئێمە جلی کوردی کەمتر لەبەرەکەین ئەو جلە کوردی کە ئەی هێنێ ناچار لە درامایەکی تریش هەر هەمان جلە هێنێت خۆ ناتوانێت خۆ ناڕاجلێکی تر بدا بە دوورین بۆ درامایەکی تر هەر هەمان جلە بینێت من کە ئەی بین سێرەکەم هەر هەمان کەسە هەر هەمان ئەکتەرە لە کا گۆران بۆ چوونێکی کەی هەیە حەزەکەم و بۆ چوونەی خوێنەوەڵە هەندێک لۆکیشن بە گرین سکرین کرابوو کرۆما بوو بە تایبەت شەڕەکان و سەنگەرەکان کاکە گۆرانجان وا بوو بەڵام گرین سکرینیش کە بەکاری هێنیت لە پێش گرین سکرین پێش کامیرە پێشەوەی کامیرە دەست بە ڕیکۆردا بنێ بە تۆمارە بنێ ئەویش پرۆڤەی ئەوێت ئەویش ئیشی دەرهێنانی ئەوێت چونکە بۆ ئەبێت تۆ گرین سکرینەکە ئەبێ بزانی چی وێنەیە کە چێتە سەری لە پشتی و ئەکتەرەکە چونکە ئەو جێگەی ئەبێ لەبەر چاوا بێت و کەرەسەکانی بۆ تیارکەیت ئامادە بکەیت و دەرهێنانی تایبەتی بۆ بکەی بۆی لەگەڵ گرین سکرێکە وێنەکانی سەر گرین سکرێکە بگونجێت ئەمە لێرە شەو کێشەیە هەبوو بە حساب سواری ئەسپە و هین خەلیل بەڵێ بەڵێ خەلیلخان بە حساب غاردان بە سواری ئەسپەکە لەوە ئەچوو خەلیلخان سوارێکی سوارچاکێکی باش نەبێت لە سواری ئەسپە لەوە ئەچوو باش نەبێ لە نزیکەکانە ئەوی وا پێشان نادا گرین سکرینی بۆ بەکارێ من تەسەورەکەم کاک سەرکەوت ئەوە کێشەی لە تەسویر کردنا بوو خەلیلخان ئەگەر ببینی لە ئەسسوارێکی باش بوو ئەمان بینی کە ئەسسواریە کرد ئەگەر شۆتەکانە بوو بینایە بەڵام ئەوە کێشەی کامێرایە نازانێت ئەم کامێرە چۆن ڕەبت کات کە ئەم ئەسپە غار بدات و ئەمیش تەسویری بکات لەگەڵ یا بڕوە
تێگەی خۆی و کێشەی کامێرا جا من یەکێک لەینەکان کە باسم کرد کێشەی بەڵێ کێشەی گرافیک دیزاین ئەوەی کە باسی ئەەکەین گرین سکرینە کە تۆ گرین سکریندانی بۆ گرافیک دیزاینە ئەمە ئێستا زۆربەی فیلمی دنیا ناکرێت گرافیک دیزاین بەکارنێنی یعنی باس تۆ ئێستا باسی گوندێکی هەرێمی کوردستانەکەی هەمووی یعنی تۆ ئەبێت گرافیک دیزاین ئەبێت گرین سکرینی بۆ دانی گرین سکرینی بۆ دانێ بۆی بە گرافیک دیزاین ئەو هینەی کە ئەتەوێت بخەیت ئەو شوێنە تێگەی جاوەکو وتمان پێشووتر یەکێک لە کێشەکانی ئەم گرافیک دیزاینە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆی کە جەنابوو باسیتر هەروەها یەکێکی تریش لە کێشەکان مۆنتاژ لە مۆنتاژە کە هەندێک فیلمسازان خۆیان باش دەزانن ناڕەحەتترین بەشی فیلم مۆنتاژکردنە تۆ چۆن ئەم دیمەنانە کۆ بکەیتەوە تۆ چۆن ئەم دیمەنانە بەیەکەوە بلکێنیتەوە لە ڕووی کەلەرینەوە لە ڕووی عنی یەکێکە لە گرفتە ئەساسیەکانی فیلم بڕوا بکەن فیلمێکی باش لە ڕووی وێنەگرتنەوە لە ڕووی سیناریۆ ئەگەر مۆنتێرێکی باش مۆنتاژی نەکات فیلمەکە خراپەکە فیلمەکە خراپە دەکات ناتوانێت سەری بکات خۆ مۆنتاژ چنین با بڵێن من پێڵم چنین وەکو کوردی بەڵێ چنین نووسینەوەی سیناریۆکەیە جارێکیکە ڕێک زۆر بە وریایی ئیشی لەسەر کرێ کا حەمەسوار وا بزانم نوکتەیەکمان پێڵێ ئەڵێ هەرێکا کە تۆ گوتت لە قسە لەسەر درامای کوردی ناکەم وا بزانم پێویستە قسە بکەین بۆ ئەوە یارمەتی یەکتری بدەین ئاخکا حەمەسوار گیانەمە دەرێن و ڕشتەکەی بە فارسی کراوە بۆیە نا هەر ئەوەی فارسەکان لە ڕاستیە ئەگەر یەک دراما سیر بکەی ئەبینی لە هینەکانی خۆیانە زۆر قسەی لەسەرەکە بەڵام لە ڕاستیان من نبینیوە لە یەک یعنی مەسەلەن سەنجەرخان یەکێک لەوانەیە کە قسەیان لەسەر کرد لە ڕووی فۆرمی فیلمەکەەوە بەس قسەیان لەسەر قەزەی کورد نەکرد هەندێک نەبێت لە تارانە قسەیان لەسەر کرد لەسەر ئەوەی کە ئەم درامایە بۆیە کراوە لەبەرەوەی کورد ینی بردیانە بۆ قەزەی سیاسی ئەوەی کە کۆمەڵۆ دیموکراتی سا ئەیانەوێت هەرێمێک دروستکەن وەکەوەی کە قەڵای میاوەران کە سەنجەرخان دروستیەکات لە چوارچێوەی دەوڵەتی قاجاریە ئەمان ئەگەڕنەوە بۆ ئەوەی کە ئەمە وەکو هەرێمی کوردستان داوای ئیقلیمێکی خودمختاریەکەن لە باکووری ڕۆژئاوای ئێرانە کوردەکان داوای هەرێمی خودمختاری بەڵام نبینیوە فیلم سازان بە شێوەیەکی سلبی قسە لەسەر کارکتەرەکان وانە بکەن ئەکتەرەکان با بڵێن قسەیان لەسەر بکەنوانە هەمووی مەسەلەن قسەیان لەسەر لە ڕووی ئاکتینەوە قسەیان لەسەر کردووە لە ڕووی مۆنتاژەوە قسەیان لەسەر کردووە یعنی بەس بەداخۆ لە ئەم تێبینیەمان هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە قسە لەسەر کەسایەتیەکانی شەکەین ینی بەڕقمان لێ نازانن ینی ئێمە لە بریەوەی پشت و پەنایەکی پاڵپشتیەکی بین ئێمە زانین فیلم و دراما یاخود شانۆ لە وڵاتە بە چ ئاقارێک کارڕوە یعنی ئێمە بێ پاڵپشتی بە بینینی فیلمێک بە بینینی شانۆیەک ئێمە تەشجیعی ئەو هینانەکەین ئەو فیلمسازانەی خۆمانەکەین من جا ئامارێک شمول گرتە بووە حەزم کرد لێرەوە بۆ جەنابتان ئاشکرای بکەم بۆ کاری پێشکەوتنی فیلم لە ئێرانە چییە بۆچی فیلم ئاوا پێشکەوتووە ئایا تەنها ئەبێ ئێمە چاوەڕێی دەوڵەت بکەین کە فیلم پێشکات ڕاستە دەوڵەت دەبێت چیمکێکی گەورەی بکەین بەڵام ئەی خۆمان چیە یەکێک لەوانەیە کە بەداخۆ لە هەرێمی کوردستانە لە ڕاستی ڕێژەی دانیشتوان یەکێکە لە هۆکارەکان ئێستا ئەڵێ گەر فیلمێکی خراپ لە هندستانە بەرهەم بێنێت زۆر خراپ بێت ئەگەر کەسێک بە هەڵە بڕە بۆ بینینی ئەو فیلمەش جارێکتر نەڕاتەوە بۆ بینینی ئەو فیلمە بەس ناوێکی بێ ناوێکی سەرفڕاکێشیە بێ ئەو فیلمە قەت زەرر ناکە قازانجەکە لە بەرەوەی دانیشتوانی ئەوەنە زۆرە هندستان یعنی فیلمێکی خراپ بەرهەم بێنێ بەس ناوەکەی سەرنجی ڕابکێشێت ئەو کەسە ڕابۆسەی ئەو فیلمە جارێکتر نەڕاتەوە بۆ سەری ئەو فیلمەکەی هندستان زەرر ناکات قازان لە قازان جای لە ئێرانیشە بڵێ هندستان زۆر جیاوازە باوەڕت هەبێ ئەوان فیلمی خراپش بێرە چون بۆ سەیری چونکە ئیدمانن جا مەبستم بە نمونە هێنامەوە ئەوە جا لە ئێرانە مەسەلەی دانیشتوانی یەکێکە لە هۆکارەکان کە ئەو جا فیلم لەوێ کولتورە لە ڕاستیە ئێستا من ئامارێکم وەرگرت لە بەس گەڕان بۆ ینی بۆ سەرچاوانە بزانم چەند هۆڵی سینەما لە ئێرانە هەیە ئەخ زۆر مهمە زانین چەند هۆڵی سینەما لە ئێرانە هەیە بڕواکەن بەس لە تارانە 280 هۆڵی سینەما هەیە بەس لە تارانە 280 هۆڵی سینەما هەیە بەس لەناو تارانە ئوستانی تاران بابڵێ
لە تەواوی ئێرانە ئامارەکە بردووە لە باشوورە هۆڵی سینەما هەیە لە باشوورەوە بزانمەمی 6 هۆڵی سینەما هەیە هەرەوەنێ لە تەواوی ئێرانە لە ساڵی 2023 ئامارەکەم تا ئەو کاتە وەرگتووە 759 هۆڵی سینەما هەیە 759 هۆڵ ئەو شارێکە کەمترین هۆڵی لێ لۆڕستانە کە یەک سینەمای لێ لۆڕستان لە کوردستانی کە سنەیە 13 هۆڵی سینەمای لێ 13 هۆڵی سینەمای لە مەریوانی لای خۆمان کە ئێستا برای بەڕێز و ئازیزمان کاکفاتی عیباد پەروە بەڕێوە بە هۆڵی کوردستانێ ڕۆژانە فیلمی سینەما بەرە نمایش دەکرێت لە هۆڵی سینەماکەیە ڕۆژانە فیلمی سینەما نمایش ئەمجا یەکشتی تر زۆر مهمە لە ئێرانە بلیتی بینینی فیلم ستانداردە یعنی ئەوە نییە من فیلمێک بەرهەمەیەنم ئەبێ بلیتەکەم 15,000 بێ یا 10,000 بێ فیلمێکی تر لەبەرەوە بینەری کەمە با 5,000 بێ لەوێ بلیتی فیلم بەپێی هۆڵەکانی سینەمایە ئەو هۆڵانێک کە زۆر مۆدێرن و VIP ئەمساڵ کە حکومت بلیت دیاریەکە بۆ هۆڵەکانی سینەما ئەبێ بلیت چەند بێت فیلمەکە هەرچی بێت نابێت لە 110,000 تمەن زیاتر بێت بلیتی فیلمەکەی لە هۆڵێکی VIP من و تۆ بڕین لە ئێرانە لە تارانە سەیری بکەین لە هۆڵێکی مۆدێرنە 110,000 تمەنە دەین بە بلیتی فیلمێکی سینەمایی 110,000 تمەن یعنی ئێستا تقریبا نزیکی 2,000 خۆشمان ناکە لە شوێنێکی لە دەرەجە دووەکانە دێت بۆ 50,000 تمەن و 6,000 تمەن هەر هەمان فیلم کە ئێمە بە VIP لە تارانە بینیمان ئەگەر بێت و لە وستانێکی ترا ببینین هۆڵی سینەماکەی دەرەجە یەک نەبێت دەرەجە دوو بێت با بڵێن کە دەرەجە دووەکانشی تەسەورەکەم لەوانەیە خۆمان باشتر من ئەگەر دەرەجە دوو بێت ئێمە حکومت دیاری کرد 50,000 تا 6,000 تمەن زیاتر نادەی بە بلیتی فیلمەکان یعنی هەر هەمان فیلم کە فیلمێکی ئاوایە بڵێن لە تارانە بینیمان بۆ پارە لەوێ بە 50,000 تمەن ئەمە حکومت ئەم پارەی بۆ داهێنێت یعنی ئەم هینە حکومت داهێنێت ئەو جا یەک زۆر مهمە لە ئێستا فیلمی ئێران لەسەر ئەمانە کەوتووەتە لە سەر قاچی خۆی یەکشی تیش بەنسبەت دراماکان و ئێستا درامان بەرهەمێنێ ئێمە دوو سایتمان هەیە لە ئێرانە نماوە و فیلمۆ نماوە لەگەڵ فیلمۆ ئەم دوانە ئەبێ بە ئیشتراک تۆ بڕۆیتە ناوەوە فیلم ببین یا دراما ببین بڕوا ئەکەن ئەو سایتانە خەرجی بەرهەمێنانی درامادن یعنی درامای تایسان کەیسا فیلمۆ تاسیان کەیسا فیلمۆ نمایشێکات هەفتە یەک ئەڵقەی لێ نمایشەکات هەفتەی جومعان یەک ئەڵقە دابەزێنێت خۆی ئەرکی بەرهەمهێنانی دراماگەی خسۆتە ئەسویەوە حکومت نییە ئەرکی بەرهەمهێنانی دراماگەی گرتۆتە ئەسوی خۆی ئەو سایتە ئیگرێتە ئەسوی خۆی بە قازانج ئەیفرۆشێتەوە یعنی منی بینەر ناچارە بم ئەبێ چاوەڕێی دراماکە بکەم جمعە دابەزێت تا جمعەکەی تر ئیتر بزانێت چەند بینەری ئەبێت من بە پارە ئەچمە ناو سایتەکەەوە و فیلمەکە بێت من خۆم لە فستیڤالەکە لە ئێران سیرەکەم هینێکیاندا بە من داشکانی بلیتی فیلمەوە بوو داشکاندن بوو یعنی من ویستم وابزانی کۆدوشتی لەسەر بوتم بەخوا دیارە ئەمە هینە بە هەدیە ئیدەن بە ئێمە ئەمە دیارە بێ توانین داخلی سایتەکە ببین دوای سێرەکەمە داشکانی کردووە یعنی وەکو هینەکەی دابەتەوە بە هەدیە داشکانی کردووە بۆی کە تۆ هەر ناچار تۆرە بێ بڕێ پارە بی بڕۆیتە ناو سایتەوە ئەمە هۆکارە بۆی کە ساڵانە دراما و فیلمی زۆر لە ئێرانە بەرهەمە وەکو وتمان هۆڵەکانی سینەما ئەو سایتانش پێ وەکو نماوا و فیلمەوە کە ئەرکی بەرهەمێنانی فیلم و دراما ئەگرنە ئەستۆی خۆیان لە پێناو قازانجکردنە جا ئەگەر بێت و ئێمەگە درامایەک بەرهەم بهێنین یا فیلمێک بەرهەم بێنین توانا یعنی کوالیتی زۆر باش نەبێ ئەو کەسێک کە فیلمەکە بۆ بەرهەمێنێ پێشتر بێگومان سینارەکەتە خوێنێتەوە پێشتر کارکتەرەکانە بێ بزانم کیەیە ئەگەر بۆ نمونە ئێمە ئەگەر فیلمەکەمان باش نەبێت بڕوام کە یعنی ئیتر لە زەرەرێکی زۆر گەورە لەوەیە هەروە بکەین کە سینەماکەش داخلێت جا بۆیە گرنگیدان بە کوالیتی فیلم لە ئێرانە زۆر گرنگە لە پێناو قازانجە لە پێناو قازان گرنگیدان بە کوالیتی دراما زۆر گرنگە لە پێناو قازانجە کا گۆرانەڵێ بەداخەوە بینینی فیلم لە هەوڵەکانی سینەما نەبۆتە کەلتور ئەمە شۆکارە بۆ کەمبوونی بەرهەمێنانی فیلم ئیتر کۆمەڵێک کێشە هەیە لەو بابەتە یعنی بۆ ئێمەی کورد تازەیە تۆ کا گۆرانگیان من لە کێشەی بازاری فیلمی کوردی باسی ئەوە کە مەڵم
مەسەلەن دینی شێکێکە لە کێشەکان ئێمە لە ناوچەیەکین دینی ئیسلام مسەیترە دینی ئیسلام زۆرینەیە دینی ئیسلام ئەگەر ڕێگر نەبێ مشەجعش نییە بۆ بینینی فیلم بەڵام تۆ ڕوویتە وڵاتانی کە بە حساب کافرن لە کەنیسەکان خەڵک تەشجیعەکەن بچن بۆ سەیری فیلم لە ڕاستی کاک سەرکەوتەوە تقریبان لەوەیە ئەوە بێ بە بۆچوون چکە لە ڕاستە دینی ئیسلام لە ئێرانشا خۆ زۆر مسەیتەر هەر دەوڵەتەکە دەوڵەتێکی ئیسلامیشە بەڵام ئیش لەسەر ئەوە کراوە کە سینەما پێش بکە وەکو پێشیش باسمان کە ساڵی 82 ئەم محەممەد خاتەمی ئەبێ بە وەزیری ڕۆشنبیری پلانێک دانێ بۆی سینەمای ئێران پێش بکات ئێمە لە ڕاستی ئەو پلانەشمان یعنی من یەک زۆر مویمە باسی کرد یعنی لە ڕاستە ئێمە کەمتەرخەمی لە وەزارەتی ڕۆشنبیریە زۆر بە ینی لە بینی کەوانەیەکە ئەو کەسانە ئەمە قسە لەسەر کەسایەتی کەسەکان نییە کە لە وەزارەتی ڕۆشنبیریان لە ڕابردوو لە ئێستا قسەم لەسەر ئەوەی حکوومەتی هەرێم هەر سیاسەتێکی کللتوری نییە لە ڕاستیە سیاسەتێکی کللتوری نییە ئێمە پێش هەموو شتێک ئێمە ناسنامەی خۆمان پارێزەبێ بە کللتور بیپارێزێ آخر ئەو فیلمانەی کە مستەفا عەقاد کردوێتی هەرچی دیبلۆماسیەتی عەرەبە بەقەڵ عومەر موختار تەسیری نەبووە لەسەر بیری ئیمپریالیزم لەسەر لە قەزای عەرەبی یعنی ئەوەی کە مستەفا عەقاد کردوێت لە ڕیسالە یعنی لەوەیە جامعی ئەزهەر ئەو کاریگەری نەبوو بێ جا ئێمەی کوردەکە ئێمە باسی قەزەکانی خۆمان یعنی یا بۆ نمونە ئەوانەی ئەوە باسی عەرەبماکە ئەوانەی کە جوولەکە کردوێتی بە فیلم دە پیانست ببینە یعنی بەڕاستی شۆڕ شتێکە بۆ جوولەکە ئێمەی کورد بۆچی ئەمانەمان نەکرۆ بە قەزەی خۆمان یعنی من بەڕاستی من ئێستا ئەگەر لە وەزارەتی ڕۆشنبیری من یا لە حکوومەتی هەرێمم لە کابینەی دێم سیاسەتێکی کللتوری داڕێژم هیچ نەبێت لە ماوەی کابینەی چوارەمی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەکەم هەموو ئیشی وەزارەتی ڕۆشنبیری دوو فیلمی سینەمایی بەرهەم بهێنرێ بە ستافی دەرەوە بەڕاستی لە ستۆدیۆی دەرەوە یعنی بودجەیەکی زۆر زەبەلاحیشی ناوێ تۆ دوو فیلمی سینەمایی لەسەر قەزەی کورد بەرهەم لەسەر دوو قەزەی ئێستا ئێمە باسی سەنجەرخانمان کرد سەنجەرخان بەنسبەتی ئێمە تازە بوو نەمان بیست بوو وەکو چیرۆک نەمان بیست بوو بەڵام دوای سەنجەرخان من حەزەکەم زانی من پەیوەندیم پێوە کراوە لە ڕێگەی کاکفواد مەستی فیلمەوە زاوایەکی کاکفواد نەوەی سەنجەرخان لە سلێمانی ئەژیە نەوەی سەنجەرخان خۆشی مامۆستا محەممەد بوو ناوەکەین بێت چۆ ببورن یعنی خۆشی پەیوەندی پێوەکەم نەوەی سەنجەرخانە کاتی خۆی کە نەوەکانی سەنجەرخان بڵێن محەممەد میرزای وەزیری کە پەراگەندەی شوێنەکانی ترە بن مەجموعەکان یەنە سلێمانی لە ڕاستیە یەنە سلێمانی ئەهات سەیری ئێمە بەهۆی سەنجەرخانەوە ئەم تاریخەمان لازم دوو بووەوە باشە تاریخی کورد مێژووی کورد چەند سەنجەرخانی چەند داستانی قەڵای دمدمی تایە چەند داستانی ئەنفال و کیمیا یعنی چەند داستانی بەس لە ناو ئەنفالە چەندێ داستانی چەند چیرۆکمان هەیە لە هەڵەبجا چەند چیرۆکمان هەیە لە باکوور بەهاشیەوە ینی لە ڕۆژئاوا ئێستا ڕۆژئاوا خۆی بۆ خۆی داستانێکی گەورەی یعنی ئێمە ئەگەر بێت ئیش لەسەر ئەمانە بکەین لە ڕاستیە ئێمە لە ڕووی کللتوریەوە ئێمە یەک زۆر مهمە ئێمە نەتەوە سازیمانە بێ بە کللتور بکەین لە ڕاستیە بە دیبلۆماسیەت و ئەوانە ئەوە شتێکی ترە بەس ئێمە نەتەوە سازیە بێ بە کللتور بکەین نەتەوەی کورە بێ بە کللتور بناسیین بە فەرهەنگ بیناسیین بە هونەر بیناسیین بە سینەما بیناسیین بە شانۆکانمان بیناسیین بە شیعر و ئەدەب بیناسیین بە مۆسیقاکەمان بیناسیین ئەبێ ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی کللتوری هەبێ بۆی ئێمە ئەمە ینی تەزیقین بۆ دەرەوەی خۆمان شانۆ تەنها هی سلێمانی نەبێت سینەما تەنها مەسەڵەن هی سنە نەبێت ئێمە ئەمە تەزیقین بۆ تەواوی کوردستان بۆ تەواوی دەرەوەی کوردستان من هیوادارم ئەمجارە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی کللتوری ڕوونی هەبێت بۆی ئێمەی هونەرمەندان تۆزێک ئایەکمان بە بەرابێتەوە بڵێن ئۆخەی سپاس بۆخوا ئێستا ئێمە توانیمان قەزەی کوردی بە کللتور بە هونەر بیبینە دەرەوە بە سینەما بیبینە دەرەوە تەزیری دەرەوەی بەڵێ ئەوە زۆربەی وڵاتانیش لەسەرەوەکەن و کوردوشیانە و بەس ئێمەی کورد نیمانە تر لە مەسلەی لە جلوبەرگ لە زمان لە هەموو شتێکە بەس ئێمەی کورد وەکو سیستەم دەوڵەت نەی کردووە تەنانەت لە ناوی مناڵەکانە لە ناوی جێگەکانە تۆ بازاڕانی کە چیتە دەرەوە بە چیتە بازار
ناوی ئەو بازاڕانە زۆری هەنیە ناو هەیە بە حساب ئینگلیزیە بەڵام سەقەتە ئینگلیزیەکی سەقەتیشە بە حرفی عەرەبیش ناوی کوردی نەماوە هەر ناوی کوردی نەماوە سێری بە شارەکانی هەولێر و دووەک و نازانم سلێمانی هەر ناوی کوردیش نەماوە لەسەر ئەوەی جەناب کە باسێتی بەڵێ با بێمە لای کا حەمەسوارەڵێ تا هوەر نەبێتە قازانج و زەرەر هەرگیز هوەر پێش ناکەوێت دەبێ هوەر پارە بکات ئەگەر نەی کرد کێشەمانەیە چونکە وەک ئاراز باسی کرد مارکێتینگ و بە بازارکردن لە خودی بەرهەمێنان گرنگترە بەڵێ بە دڵنیاییەوە کا حەمەسوارجان کاک ئارازگیان چی کەت ماوە بفەرموویت وڵای من هەر دەستخۆشی لە جەناب دەکەم وەگو سەرەتاش باسم کرد ئەمە ئەرکێکی پیرۆزە جەناب خسوودە سوی خۆ لە ڕاستیە من زۆر سپاس دەکەم وە زۆر سپاسی و برابە ڕێزانەکەم کە لەم چەند لەگەڵمانە بوون سپاس بۆ ئێوەش دووبارە زۆر هیوادارم کار سەرکەوت هیوادارم گفتوگۆکەمان دڵی کەسی نەڕەنجان ببێت هیوادارم یەک تۆز وەکو چۆڵی بەردێک ماخسبێتە سەر بەردێک بە ئەم بۆ چونەی کە حەمەسوار بخێنمەوە توخوا ئێستا نووسیوێتی ئەڵێ چی بوو بۆ لام بەردا ئەڵێ کاکە ئێمە کێشەی کۆمینیکیشن و زمانی یەگەرتومانەیە درامای هەولێر و سلێمانی لە دوهۆک دۆبلاژەکرێت ئەوە کارەساتێکی زۆر گەورەیەەکە حەمەسوارجان من گەلێ جار لەسەرەوە بۆچوونێکی تایبەتی خۆمەیە نازان بترە گەراڵە بمیاننا بەس من وای ئەبینمەوە گەلێ جارێمە باسی زمانی ستاندار دەکەین ئەڵێم با کورد هەمان بێت بەڵام من ئەڵێم نە لە بەتایبەت لە ئێستاە با نەمان بێت چونکە دەسەڵاتی کوردی ناتوانێت زمانی کوردی بپارێزێت اینجا هەتا فرە زاراوە بین باشترە بە دەوڵەمەنی ئەمێنینەوە بەڵام ئەگەر بوو بە ستاندارد و لە هەموو جەیەکانە و کرا بە یەک زمانی ستاندارد و ئیتر وای لێ دێ لەوەی ئەو زاراوانە یان وردە زاراوە زۆری بمرێت ئەوەیە چێکە لە کێشەکان ئێمە ئەنفال کاریگەرێکی زۆر گەورەی لەسەر وشە بە وشەی دێبەدێ هەبوو اینجا ئێستا ئەگەر بێت و ستانداردشکەین من پێم وایە ئەو دەوڵەمەنی زمانیشمان ئەتوێنینەوە اینجا بەڵێ بازار یەکێک لە کێشە گەورەکانمان لە بازاڕی فلیمسازیە زارەکەکەیە زاراوەیە و ئەمەش دەسەڵات ئەیتوانی چارەسەری کا بەس بەداخەوە نەی کردووە کاکارەزگیان دەسەکان و خۆش دەستی هەموو برادەرانە خۆش زۆر سوپاس خۆشحاڵ بووم توانیمان گەنگەشەیەک تۆزێک باسێک لە ئەم درامایە بکەین کە بابەتەکەی بەنسبەت منەوە تازە بوو بەنسبەت تۆ و لەوەی بەنسبەت زۆرێ لە برادران دەستخۆشی بۆ هەر هەموو لایەک زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک